بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی سی گەوهەر سڵاو لە ئێوەش کاک پێوە سپاس دەکەم هیوادارم باش بن مەمنون زۆر سپاس خۆشەویستان خۆشحاڵین لە ئەڵقەی شینەی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە گەوهەری 12هەم لە سی گەوهەرەکەی مانجی پیرۆزی ڕەمەزان دەهێنینە خزمەتە. سپاس مامۆستا عەباس تۆش بەخێر بیت ئەمڕۆ بۆستە توێ خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ بەڕێزت بەرنامەکە پێشکەشەکەی من خۆشحاڵترم منیش لای خۆمەوە بە ناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشحەویست زۆر خۆشحاڵین کە لە گەوهەری 12هەمینە واتە لە ئێوارەی 12هەمینی ڕەمەزانە بە خزمەتەوەی خۆشەویستەکەینەوە خۆشەویستان وەک هەمیشە وتمان بڕگە و بابەتێکی زۆرمان هەیە ئینشاءڵڵا لەگەڵمانە بمێننەوە بڕگە و بابەتی ئەمڕۆمان ڕەنگە تایبەتمەندی تەواوی هەبێ بۆیە هیوادارم وەڕس نەبن و لەگەڵمانە بن خۆشەویستان تەوەری سەرێکی ئەمڕۆمان مامۆستا عەباس باس لە زیندووکردنەوەی سونەتەکانە چونکە لە مانجی پیرۆزی ڕەمەزانە ئێمە زۆر لەگەڵ سونەتەکانە ئاژین هەوڵە بدەین زۆرترین سونەت جێبەجێ بکەین یەکێک لەو سونەتە گرنگانە سونەتی پارشێو بۆ نمونە ئێمە لە کاتەکانی ترە پارشێومان نییە بەڵام لە مانجی پیرۆزی ڕەمەزانە پارشێومان هەیە دەشێت بڵێن پارشێو چییە پارشێو کۆتایی شەوە کاتێکە کە زۆر پیرۆزە چونکە خوای پەروەردگار دێتە ئاسمانی دنیای خۆ ئاسمانی یەکەم لەوێەوە جاڕێڵێ چێ داوایەکی هەیە تا بۆی جێبەجێکەم کەواتە پارشێو کاتێکی زۆر پیرۆزە وەک ئەوەی کە سونەتە زۆری سونەتێکی باڵین گرنگە زۆر گرنگە تەسەحەرو بەڵێ لەبەرەوە بەڕاستی هەر ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بەرەکەتی تایە بەرەکەتەکە هەر ئەوە نییە کە تۆ مەسەلەن بۆ من بیر لە خواردنەکەیتەوە چونکە ئەو کۆتایی شەوە کۆتاییەکە کە وەکو وتمان خوای پەروەردگار نزا وەرەگرێ دوعاکان وەرەگرێ ئەو داواکاریانەی کە ئاڕاستی ئەکرێ خوای پەروەردگار وەریانەگرێ و کەمتر وایە ڕەتکردنەوەیان هەبێ لەبەرەوە بەڕاستی ئەمە یەکێکە لە سونەتە هەرە گرنگەکانی پێغەمبەری خوا کە فەرمێ تەرکی مەکەن پارشێو بکەن سحور بکەن ئێوە چونکە ئەگەر بە دەنکە خورمایەک بێ ئەگەر بە پەرداخێک ئاو بێ سحورەکەتان بکەن پارشێوەکەتان بکەن چونکە بەرەکەتی تایە بەرەکەتی جەستەیی وەکو خواردن و ئەوەی کە ینی بۆ جەستەمان پێویستە لەگەڵ بەرەکەتی ئیمانی و معنەوی کە بۆ ئینسان زۆر گرنگە بۆیە بابەتە گرنگەشە سنەتی دیکەی زۆر گرنگمان هەن نامانەوێت لە ئێستاە باسییان لەگەڵمان بن لەگەڵ زانایانی ئاینی لێرەوە هەموویان نەخینە بەردەستان و مێدەکەین کە ئێوە بتوانن سوودیان لێ ببین بەڵێ خۆشەویستان لەگەڵ ئێوەی خۆشەویستە بین سەرەتای بەرنامەکە با قورئان خوێندن دەست پێکەین ڕێز کاک بیلال حەسەن کاکە بیلال بەخێر بیت قورئانمان بۆ بخوێنە فەرموو فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ما كان على النبي من حرج فيما فرض الله له سنة الله في الذين خلوا من قبل وكان أمر الله قدرا مقدورا الذين يبلغون رسالات الله ويخشونه
ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا وكفى بالله حسيبا ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين وكان الله بكل شيء عليما وكان الله بكل شيء عليما يا أيها الذين آمنوا اذكروا الله اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا هو الذي يصلي عليكم وملائكته ليخرجكم من الظلمات إلى النور وكان بالمؤمنين رحيما تحيتهم يوم يلقونه سلام وأعد لهم أجرا كريما وأعد لهم أجرا كريما يا أيها النبي إنا أرسلناك شاهدا إنا
جعلناك شاهدا ومبشرا ونذيرا وداعيا إلى الله وداعيا إلى الله بإذنه وسراجا منيرا وبشر المؤمنين بأن لهم من الله فضلا كبيرا ولا تطع الكافرين والمنافقين ودع أذاهم وتوكل على الله وكفى بالله وكيلا صدق الله العظيم دەست خۆش خی گەورە پاداشت باتەوە دەستان خۆش مام ساباسە کرد شێفە بەڕێزەکانیش هەم سڵاو لە بینەران بکەن و هەم پێشمان بڵێن بزانین ئەمڕۆ چی دروستەکەن بەخێر بێن شێف دیار شێف نەریمان فەرموو مایک بۆ ئێوە سڵاو لە بینەران بکەن و پێشان بڵێن چیان بۆ دروستە ساخۆمە لە سەعاکەین سڵایخوا لە هەموو لایەک بۆ خانمانی خۆشەویست کە لە ماڵەوەن پێمان خۆش بوو خواردنە کوردەوارەکان ئەمڕۆ زیندوو بکەینەوە کە زۆر دەمێکێمە هەوڵەوەین لە ماڵەکانتانە یان لە ڕێستۆرانتەکانتانە کە بتوانن خواردنە کوردەوارەکان دایم پەری پێبین کە تەندروستە ئەمڕۆ ئێمە شوربای دۆی نەحازرەکەین و کەشکی سوو دەکەینەوە لەگەڵ زەڵاتەیەک بە چەونە دەکرێ کاتنەریمانیش خواردنێکی غەربیە گەرمیە و دروستەکە بەس خۆی ناوەڕێزانێت سڵاو و ڕێزمەیە بۆ هەموو لایەک چاوی هەموو لای ماچەکەم ڕۆژی هەموو لای قوڵۆ ئینشاڵڵا ئەمڕۆ خواردنێکی فەڕەنسی دروستەکەین ستروخانوف شتێکی تایبەتە تا ئێستا بڕوانەکەم زۆر کەسێ ناوی نەبیست بێ و نەشتوترابێت تەبان دروستیش نەکرابێت داواچێت لە کوردستانە بەڵام ئەمە شتێکی ئەبێ ئێمە مش خواردنەکان بزانین وەکو شێفێک ئەبێ پەرە بە شەکانمان بین هەروە بێتەوە بزانین چی خواردنێک دروستەکەن سوورتێکی باشی هەیە مەسەرەن چ تەندروست باشە بێت بۆ هەموو لایەک ڕێز و حشمەتمێ بۆ ساڵ بۆ بەسەر خواردنە کوردەوارەکانە من نای هەڵەما دەستان خۆش بێ مامۆ ساباس قوربان لە دەی سێی ساڵی 2022 بەڵێ لەم شاری سلێمانیە لە یەکێک لە گەڕەکان و لە یەکێک لە ماڵەکان بەڵێ ڕووداوێک ڕۆدا ڕووداوەکە ڕووداوی ئاگرکەوتنەوەیە بەڵێ لەم ڕووداوەیە بەداخەوە کەسێک جەستەیە سووتێ لە سا 20 جەستەیە سووتێ ئافرەتێک بەڵێ بەداخە خاتورێکی ماڵ لە سا 20 جەستەیە سووتێ و ساڵێکی پڕ لە ئازار بەڕێەکە ساڵێکی زۆر پڕ لە ئازار ساڵەکە جگەلەوەی کە ئەم دکتۆرا و دکتۆرەکە لە شاری سلێمانی بۆشی ئەچێتە دەرەوەی وڵات بەڵێ و ئەو کاتەیە کە ئەم زۆر پێویستی بە دەوروبەرەکەیەتی بە پێویستی بەوەی هەیە کە بە جۆرە لە جۆرەکان میهرەبانی لە دەوروبەرەکەی ببینێت چونکە جەستێ سوتاوە پێویستی بەوەیە کە ئەوانەی دەوروبەری ئاگایان لەبێ دوای ئەوەی کە ئەم کەسە نەزرێگە کات ئەڵێ ئەی خوای گەورە ئەگەر من جەستم چاک ببێتەوە وەکو جاران بتوانم ژیانی ئاسایی خۆم بەڕێ بکەم ئەوە دەبمە باڵاپۆش و
پەیمانیشە دەم کە بێم زیارەتی کەعبەش بکەم واتە عومرە بکەم. ئێستا ئەو خاتوونە میوانمانە بە خۆشحاڵیەوە بە خاتوو بەهار مەحموود لە خزمەتیان با بفەرمێت. چاوەکان فەرموون کورسیەکەم بۆیەوەی بەخێر بن ئەمڕۆ تۆ بێتە پشتمانەوە عفو فەرموو بەخێر بێت من زیاتر سپاسانەکەم یاخوا بەخێر بێت سپاسانەکەم دەستخۆشیتان لێ یەکەم بۆ پێشەکی جوانش سپاسانەکی بەخێر بن فەرموو. پێشەوەی هەندێک گفتوگۆ لەگەڵ خاتون دەست پێ بکەین یەک دوو پرسیارمان ئاراستەی کاک بیلال هەبوو بیکەین باش بۆی کە ئەو عەزیەتی کێشا قورئانێکی خۆشی بۆ خوێندین ماشەڵڵا سەرەتای گەنجەتی و مناڵی کاک بیلال لەگەڵ بابەتێکی گەورەیە ئەویش تێکەڵاوبوونە لەگەڵ قورئانی پیرۆز و تیلاوە و خوێندنی قورئانی پیرۆز بە دەنگە خۆشەکان دووبارە بە خێراتنیانەکەین لەبەرەوەی هێشتا لە تەمەنی مناڵیایە کاک بیلال ناڵین لە کەیەوە دەست پێ کرد با بپرسین چۆن دەستت پێ کرد بۆی لەگەڵ قورئانا بژی. سەرتا بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان من سەرتا هەر لە مناڵیەوە لە ڕووی قورئان خوێندنەوە بەردەوام بووم بەڵام لە ڕووی سەوت خۆشی و مەقاماتەوە خی گەورە و فەزڵی پێداوین و هەروها لەگەڵ دکتۆر کۆسەری شائویش کە زۆر یارمەتیمان بووە لە ڕووی مەقاماتەوە لای ئەو فێرم. حەزی خۆت بوو ئەم هەنگاوت نایان بۆ نمونە خێزاند ماڵەوەتانەوەی پێخۆش بوو؟ حەزی خۆشم بوو ماڵۆش ڕێگەیان داوە و کاراسانیان بۆ کردم سواز بخۆم. با منش پرسیارێک بکەم بزانم چۆن بوو بە قیرائی میسری دەست پێ کرد. پێشم خۆشە بزانم ئەم قیراەتە زۆرتر تەقلیدی چی قاریئێکە؟ بەڵێ بە تەواوی میسری لە چەند قورئان خوێنەگا خۆی بینێتەوە یەکێ لەوانە شێخ شەحاتە و هەروەها مستەفا ئیسماعیل محەممەد ئێمران و هەروەها عەبدولباسط کە زۆر ناسراوە منشاوی تەمانەوەی کە ئێستا زۆر بەردەوامە شەحاتەکەیە منیش حەزم لە ئەوە بوو چکە زۆر تایبەتە بۆ گوێگرتن چێژی قورئانەکە زیاد دەکات لەبەر ئەوە ڕوون کردە ئەوەیە گەورە موفقتکان بە بچینەوە لای مامۆستا بەهار زۆریش باشە. کات و بەهار من هەر خۆم کە پێشەچێکە بخوێندەوە ڕاستیەکەی بە چیرۆکەکەی جەنابەت حوزنێکم بۆ دروست بوو ینی چیرۆکەکەی تۆ چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێشە ڕاستەکەی ئەوەشە کە بە سووتان دەست پێەکە وە سووتان بۆ تۆ بێ بە خاڵی وەرچەرخان ینی پێمە خۆشە بزانین ئەمە چی بۆ ڕوویدا؟ بەڵێ بە ناوی خی گەورە سپاس بۆ جەنابتان سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان لە ڕاستیە ئەمە وەکەوەی کە جەنابەت باسی کرد یعنی ڕووداوێکی ئاگرکەوتنەوە بوو زۆپای ماڵەوە گەڕیگرت من خۆم لە دەرەوە هاتبووینەوە جلی کوردیم لە بەرابوو فەقیانەکەم نەوتاوی ببوو لە نەوتاییبوونی فەقیانەکە گەڕیگرت و ئەوەی کە ڕوویدا من ڕاستەکەی ئەو ڕووداوە ساڵێکی زۆر ناخۆشم تێپەڕان ئەو ڕووداوە توانم بڵێم ژیانی منی کرد بە دوو قۆناغەوە قۆناغی پێش ڕووداوەکە و قۆناغی دوای ڕووداوەکە لە دوای ڕووداوەکە ئەولەویاتی بەهاکان لە لای من گۆڕاوە یعنی مەسەرەن هەموو کەسێک لە ژیانیا فەلسەفەیەکی هەیە کە لەسەری ئەڕوا لەو فەلسەفەیە کە هەیەی بۆ ژیان ڕیزبەندیەکی بۆ بەهاکان داناوە ئەمە یەکەمە ئەمە دووەمە ئەمە سێمە من ئەو ڕیزبەندیم گۆڕا لە دوای ئەو قۆناغی کە بەسرم هات و یعنی سەیری ئەوم کرد کە یعنی ئینسان لە هەموو لەحظەیەکە مستعید دەبوو ئەوەی کە تەواو کۆتایی بە ژیانی بێ هەرچەنە من خۆم لە پێشتریشەوە هەر لە مناڵیەوە متەدەین بووم یعنی نوێژ و ڕۆژ و ئەو شتانەی کە ئیسلام واجبی کردووە جێبەجێم کردووە بەس باڵاپۆشیەکە بوو چەند جاریش بیرم لێ کردبەوە بەس لەبەر ئەوەی کە وەگوتم بەهاکان
لەلام ئەولەویەتیان نوعێکی تربوو نەمتوانی بوو بگەم ئەم بڕیارەی کە ئێستا داوامە بەس کە ئەو ڕووداوام بەسەرهاتە لە 2 هەفتەی یەکەم یاخود لە بانگی یەکەمی سوتاویەکەمە ئەو بڕیارەمدا وتم ئەگەر ئەم جارە بتوانم ژیانی ئاسایی خۆم دەست پێ بکەمەوە ئەوە ئەبمە باڵاپۆش و ئینشاءڵڵا چم بۆ ئەمرەش ئەوە جارێ ئەوم جێبەجێ نەکردو بە دڵنیاییەوە جێبەجێ یەکەم ئینشاءڵڵا. موفق بن ئینشاءڵڵا. پرسیارەکەی من ئەوەیە بە هەر حال یعنی گۆڕانی ڕیزبەندی بەهاکان لە لای جەنابتان دەرەنجامی چی بوو؟ بۆ نمونە ئەو بیرکردنەوە و مەبدە بۆ نمونە ئەبێ پاڵنەرێک هەبێ بۆ ئەوەی کە ئەم ڕیزبەندیە دوجار بگۆڕێ و تەشکیلێکی تریان بداتێ. پێمان بڵێ و پاڵنەرێت. بەڵێ لە ڕاستیە یەکەم پاڵنەر ئەوە بوو کە مەسەرەن ئەتوانم بڵم ئیشاڵڵا کەس ناسووتێ بەس ئەوەی کە سوتابێ ئێستا لە ئەم قسەی من تێگاتوانم بڵم ئازاری سووتانیەکێکە لە هەرە قورسترین ئازارەکانیانی بۆیە یەکسەر ئەو فکرێن بۆ دروست بووتم یعنی بۆیە خوای گەورە بە ئاگر سزای ئەوانەیە کە سەرپێچی دین ئەکەن و ئەوانە لەبەر ئەوە یەکێک بوو لەو پاڵنەرە گەورانەی کە هیوای لێکردم کە ئەم بڕیارە بدەم و جگەلەوە ئەو کەسانەی کە لە چواردەورم ئەمبینین یعنی سیرمە کرد کە ئەوانەی میهرەبانی و مرۆڤایەتیان زۆر بەرزە زۆرتر ئەوانن کە لە خواوە زۆر نزیکن و ئەمانە هەمووی تەسیری تێکردم کە ئەو شتەی چەند ساڵە من بیری لێ ئەەکەمەوانێ و نەمتوانیوە بگەمە قەرار بگەمە ئەو بڕیارەی کە یعنی ئەو بڕیارە بدەم و زۆریش مرتاحم بە بڕیارەکە و هەستەکەم چەند ساڵە غەدرم لە خۆم کردووە. پرسیارێکی تری لێ بکەین. هەمیشە ئێمە لە ناو خۆمانە لە گوتارە دینیەکانە ها مەسلێکی باو هەیە هێنینەوەڵێ خادمێک ئەوەکە بەدەست گەورەکەیە دەست ئەشوە هەر شتێکەکە ئەوەکە لە ناکاو گەرمە بێ نەیزانیوە دەستی گەورەکەی دەسووتێنێ ئەویش هاواری لێکە و دەنگی لێ بەرزەکاتەوە و بابەتانە دیارە گەورەکەی کەسێک بووە لەوانەیە ئیلتیزاماتی ئەوەی نەبوو بێ خادمەکەش بە پێچەوانەوە هەمیشە مەسەرەن بیرکردنەوە لەخوا و نزیکی نەخوا ترەمە بێتە سەرەتایە گیان دەرفەتێک بۆەوەی بە گەورەکەی بڵێ ئەی تۆ نازانی ئاگری دۆزەخ گەرمتر و سووتێنەرترە النار أشد حرا هل فعلا نبيش بيت السرتايك بوي أبيش جوركي بير كاتو بجوري كتير برياري جيان توستي بدا بارخان تو كسي زور أسعيني شو كا تو ما مصايزان كوي دكتوراه لفلسفة ساحة دخول أندامي برلمان بوي أنجا تو كسي سياسي در كوتبوي يعني تو قتاري تو ديار بوا خلق تو ناسيوا قسەکە لەسەرەوەیە بەر لەوەی ئەم باڵا پۆشیە بریتی بێ لەو قماشەی کە تۆ ئێستا سەرد پێداپۆشیوە جستت پێداپۆشیوە ئەبێ لە مەبدەعات و فەرقت کرد بێ بابزانین ئەو ینی ئایدیای ئینسان زۆر مهمە ئایدیای بابەڕێەوە ئایدیا شتەکانی پێکە ئێستا ئایدیای تۆ چۆنە؟ بەڵێ لە ڕاستیاوە گوتم ئایدیاکە ئەوەیە کە ئەولەویاتەکانم گۆڕاوە بۆ ژیان ئەگیناوەکو ناخی من زۆر گۆڕانکاریم بەسەرانە هاتۆ چکە پێشتر من ئەوە نەبووم کەسێک بم باوەڕم بەم باڵاپۆشی و بم دینی ئیسلام و ئەوانە نەبێت ڕەفزم کردبێ نەخێر من ئەو کەسە نەبووم لە ناخما هەر ئەو باوەڕم هەبووە بۆیە لە ناخما زۆر گۆڕانکاریەکی گەورە ڕووی نەداوە بەس ئەوەیە کە وەگوتم هەنێک شت هەبوو لەلام کە ڕێگر بوو لەوەی کە مەسەلەن ئەتوانین بڵین هەندێشتی دنیایی جوانکاری جوانی ئەوانە جوانی ڕواڵەت یعنی لەلام ڕەنگە ڕێگر بوو بێ لەوەی کە من بتوانم ئەو بڕیارە بدەم یا حسابکردن بۆ هەندێک شت ئێستا پێم وایە کە ئەمەی کە من هەڵم بژاردووە گەورەترە وەکو بەها ڕیزبەندیەکەی هاتۆتە پێشەوە بەسەر ئەو شتانەی تر کە لە پێشترە ڕێگر بوون لێم یاوای لێ کردم کە نەتوانم یا ئەو بڕیارە قورس بێ لەلام کە بیدەم ئەگیناوەکو ناخی خۆم هەر هەمان شتە یعنی من ڕێگەم بدا من پرسیارێک لەو دوو ڕیزبەندیە بکەم کە لە ژیانی تۆیە هەبوون پێش دەیسێ و پاش دەیسێ کامیان لە ژیانی مرۆڤایەتیە لە ئینسانی بوونە با بڵین ئیجابیاتیان زیاترە کامیان باشترن کامیان ئەحسەنترە با بڵێن هەم بۆ دنیا هەم بۆ دوا ڕۆژی
مرۆڤایەتی من بە دڵنیاییەوە مادام لە یەکەمیانەوە هەنگاوم ناوە بۆ دووەم بە تەکید ئەمەی دووەم من باشتر زانیوە. باشە بارخان مرۆڤ ئێستا زۆر ئەگەڕێ بە دوای ئاسوودەیی دەرونیە بەڵێ ڕەنگە ینی بە جۆرە لە جۆرەکان هەمومان بەشی خۆمان دنیا هەبێ بەچی خۆمان زیینەت هەبێ بەڵام یەک شتمان نقصانە ڕاستەکەی یەک شتمان هێنە و بە دوای ئەگەڕێن ئەویش ئاسوودەیی دەرونیە دەکرێت تۆ دوای بڕیارەکەی باڵاپۆشیت ئەو ئاسوودەیە دەروونەت دەستکەوت بێ بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە یعنی زۆر زۆر ئاسوودەی دەرونیم زۆر زۆر زیای کردووە چونکە هەستەکەم شتێک هەبوو لە منە نقصان بوو تەکمیلەم کردووە یعنی تەواوم کردووە زۆر یعنی چۆن ئەڵێ ئێستا هەستەکەم خۆ ئەمە ناتوانین ئەوە بڵین هیچ کەسێ هیچ ئینسانێک ئێمە بۆیە ئینسانین مەلایکەت نین کە نقصانیمان هەیە بە تەکید یعنی بەڵام هەستەکەم ئێستا زۆرتر حازرم بۆ ئەوەی کە بچمە بەردەم پەروەردگار. زۆر باشە پرسیارەکەی من ئەوەیە لێرە تاکەکان زۆر کۆمەڵایەتی کۆمەڵگەیەکی ئەوە مسەجیم و ئەومان هەیە پێوەست بە یەکەوە کاردانەوەکان چی بوو لە دەوروبەرت و لە کۆمەڵگاکەتە چونکە ئێمە لەسەر زۆر لە شتەکان لێرە بەتایبەتی لەم سەردەمەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەن کاردانەوەی زۆر ئەبینین تەنانەشتی تایبەتی شەما بڵێ کاردانەوەکان لای ئێوە چۆن مەبەست کاردانەوەی دوای بەڵێ تێگەم لە ڕاستیە هەموو کاردانەوە ناڵێم هەموو بەشی هەرە زۆری ئەتوانم بڵم لە سەدانەوەتی کاردانەوەکان ئیجابی بوو یعنی هەمووی دەستخۆشی و تەلەفۆنیان کردووە و کۆمنتەکان من کە لە سایتەکانە بڵاویانە کردوانێ خۆی من حەزیشم ناکرێت جاروا گەورە بکرێت کە من شتێکی تەبیعیە بەس لە واڵەکەی خۆمەوە لە ئەکاونتەکەی خۆمەوە من پۆستێکم کرد هەر بۆی خەڵک بزانێ کە ئیتر من چاک بوومەتەوە ئەو بڕیارم داوە بەزیتر ئەوە گەورەکرا بەڵام لە سایتەکانە من یەکە بە یەکە کۆمنتەکانم ئەخوێنەوانێ لە سەدانەوەتی دەستخۆشی بوو ئەو لە سادەی کە ئەمێنێتەوە هەنێکیان ڕێی خۆیان بووە هەنێکیشیان پێیان وا بوو کە من بۆیە باڵاپۆش بووم لەبەر ئەوەی کە لەوانەیە برینی سوتاویەکەم یا ئاسەواری سوتاویەکەم بە جۆرێک بێ کە ویستی بێتم پێی بشارمەوانێ من لێرەوە پیانەڵم نەخێر بە هیچ شێوەیەک بۆ ئەوە نەبووە یعنی بە هیچ شێوەیەک من ئەڵێم لە دوو هەفتەی یەکەمە لە مانگی یەکەمە کە هێشتا ئاسار دەرنەکەوت بوو من لەکوێ ئاسار ئەبێت و لەکوێ ئاسار نابێ من ئەو بڕیارم داوە بەڵام ئیعلانکردنەکەی من دواخست بوو ینی ئەگەرنا من لەو کاتەوە ئەو بڕیارم داوە و بە هیچ شێوەیەک ئەوە نیە ئەو بەشێکی زۆر بەشێکی لە سادەی ئەو لە سادەی کە ئەمێنێتەوانێ تۆ ئەم بڵێم لە سا هەشتیان ئەوە بوو ینی ئەوەی کە ئەڵێن گوایە من لەبەر ئەوە باڵاپۆشیم کردبێ نەخێر شتیوانە بەهرخان بەعزە کارەساتێک یاخ بەعزە ڕووداوی لە ژیانی ئینسانە ڕووەدا زۆر جار هەر خۆی تاقی ناکرێتەوە دەوروبەرەکەشی تاقیکرێتەوە زۆر جار دەوروبەرەکە گۆڕێ ینی بابزانی کاردانەوەی دەوروبەرەکە تۆ لەو کاتەیە کە تۆ سوتاویت و لەو کاتەیە کە ئازارێکی زۆرە چێژیت و لەو کاتەیە کە پێویست بە حەنانی دەوروبەرەکەت چۆن بوو ینی چ تەسەورێکە دوایی بۆ دروست بوو لە دەوروبەرەکەت بەڵێ زۆر سپاس بۆ ئەو پرسیارە و من ئەمە کەمە دەرفەتێک بۆ ئەوەی کە سوپاسی دەوروبەرەکەم بکەم بە تایبەتی خێزانەکەی خۆم هاوسەرەکەم بە تایبەتی خوشکبراکانم برازاکانم خوشکەزاکانم یعنی هاوڕێکانم ڕاگەیاندن یعنی هەمویان بە جۆرێک لەگەڵم بوون بە تایبەتی هاوسەرەکەم و خوشکبرا و برازاکانم و خوشکەزاکانم بە جۆرێک لەگەڵم بوون یعنی بە هیچ شێوەیەک لە هیچ مووقفێکە لە هیچ لەحظەیەکە هەستم بە تەنیایی نەکردووە هەستم بەوە نەکردووە کە من ئەرگ بم لەسەریان بەعکسەوە یعنی شەڕ بوو شەڕ بە معنە مەجازیەکەی یعنی نەک بە معنە لەسەر بەڵێ بالضبط منافسە بوو لەسەر ئەوەی کێ ئەم هەفتەیە لەلام بێ کامیان ئەو هەفتەی تر لەلام بێت و ئەوانە لە و کە چوومە دەرەوەش برایەکم لە دەرەوەیە هاوسەرەکەشم لەگەڵما هات بۆ دەرەوە لەوێش ئەو دوانە یعنی براکەم و هاوسەرەکەم بە هەمان شێوە و ماڵی برای هاوسەرەکەشم هەر بە هەمان شێوە کە سوکاری هاوسەرەکەم هەر بابیرم نەچێت ئەوانیش زۆر زۆر دەوریان هەبوو و ماڵی برای هاوسەرەکەم و براکەی خۆم و هاوسەرەکەم لە ئەڵمانیا
ئەوانیان من کە 3 مانگ مامەوە ئەوانیش بە تەواوەتی یعنی نیان هێشتووە بۆ هیچ لەحظەیەک هەز بە ئەوە بکەم کە من ئەرکەم یاخود مەسەلەن هەز بە دڵناخۆشی بکەم یا حاڵێک یا حسابێک جگەلەوە ئەمە ئیشارەت بە شتێکی تر بدەم دکتۆرەکانم یعنی ئەو دکتۆرانەی کە چارەسەریان کردوم چ لێرە چ لەوێ بە تایبەتی دکتۆر محەممەد محمود قادر و دکتۆر فەرمان فەریق ئەوە یعنی هەمویان هەموو ئەوانی چارەسەریان کردوم نەخۆشخانەی ئیمەرجەنسی دکتۆر شاخەوان نەخۆشخانەی ئیمەرجەنسی نەخۆشخانەی فاروق دکتۆر محەممەد یوسف دکتۆر مێنکا لە ئەڵمانیا هەمویان بەس بە تایبەت ئەو دوو دکتۆر محەممەد محمود و دکتۆر فەرمانی ینی هەمویان لە نەمرۆڤەتیەکەی دکتۆریان پیشانی مندا یعنی لەوانەیە لە مجتەمەعی ئێمە تۆزێ نەزرەیە لەسەر دکتۆر هەبێ وەڵا بەس پارە ئەکێشنەوە وەڵا بەڵام لە ڕاستیە ئەوان توانیان لە نەمرۆڤەتیەکەی دکتۆر پیشانی من بدەن بە میهرەبانیەکەی خۆیان ئەوان جزئێک بوون لە عیلاجەکەی من ینی بەڕاستی لێرە و سوپاسیانەکەم جگەلەوە هاوپیشە و هاوڕێ و یعنی نازانم کەسم نەبینی بە واجبی خۆی و زیاتریش هەڵمەستێ لەم کارەساتەی مناز ئەمەش لەوانەیە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە هین گۆڕانکاریەکی لە ناخی منا زۆر دروست کردبێ کە لایانی هەوڵ بدەم لایانی مرۆڤایەتیم زیاتر پەرە پێ بدەم چونکە زانیم کە هیچ شتێکی تر گرنگ نییە لە هەندێک کاتە ئیلا میهرەبانی و لایانی مرۆڤایەتی ئینسان نەبێ دووبارە لێرەوە سوپاسیانەکەم من دوو پرسیارم هەیە یەکیشان پەیوەندی بە ناختەوە هەیە هەمیشەوەیە لەم جۆرە کارەسات و وەرچەرخانانەیە سان هەست بە میهر و هاوکاری خۆی پروەردگارێکە ینی لە ناخەوەیە جەنابەت چۆن هەستت بەمە کردووە میهرەبانی خۆی من ئەگەر ئەم قسەیە تام بۆ بڵێم لەعنی لەوانەیە بەس خێزانەکەی خۆم ینی هاوسەرەکەم و خوشک و برا ئەوانە ئەزانن کە من هەمیشەم قسەیم کردو پێش ئەو ڕووداوەش و پێش باڵا پۆش بوونیشم هەمیشە وتومە کە قرارێکم ماوەتومە من خەمم نییە چونکە خوا لە پشتمە یعنی و بینیومە یعنی هەنێ جار هەبوو هەنێ شتم ڕەفز کردوتەوانەیە یعنی وتومە ئەمە هین بۆچی وابوو بۆ ئەو شتە بەسەر منە هەو دوای ماوەیەک بۆم ڕوون بۆتەوە کە من لەناو چواردەورم ئاگر بووە دەستێک ئاوە هەڵی گرتوم و هێناومێتێ دەرەوە لەناو ئاگرەکە بۆیە لەم ڕووداوەشە هەروە بووم یعنی پشتم بەخوا زۆر قایم بوو هەر هەمیشام و حکمتێکی تایە من ئەمەم بەسەر هاتووە یعنی با من پرسیاری ئەولەویەتی سیاست بکەم تۆ خاتونێکی سیاسی بوو ینی بەدەست بنی هەموو ینی بینیمانیت وانە بابزانین ئەم ڕووداوە یاخود ئەم بڕیارە ئەولەویاتی سیاسیشی گۆڕی لەگەڵتا ینی جاران تۆ ئەولەویات دەپانگەم سیاست و قسەکردن لەسەر سیاست و ڕویاکی سیاسیت هەبوو سیاستیش ئینسان زۆر دنیاییەکە هەم دنیای خۆی هەم دنیای ئەوانی تر ینی گرە و لەسەر دنیای ئەوانی تر لانی کەم ئەگەر عادل بین ینی بابزانم لەمە بە دوای هەمی گەورە بۆ تۆ هەر سیاستە بێ یاخود چوزانم لایەنێکی دیکەی ژیانە بێت بەڵێ من لە ڕاستیە پێشتر کەسێکی سیاسی نەبووم چکە من پێشەوەی کە عنی دکتۆراژ لە قانون نابێنم ئەندازیار بووم هەمیشە باوەڕیشم بە سیاست نەبوو باوەڕیشم بە حیزبایەتی نەبووە هەمیشە هەوڵم داوە کە ئینسان بە قودرات و بە کەفاعەتی علمی خۆی بچێتە پێشەوە بەڵام من یەکێ بووم لەوانەی کە هەر لە بیدایەتەوە کە لە ناو یەکێتی شابوو سەرسام بووم بە شخصیەتی کاک ڕەوانشاد کاک نەوشیروان هەم پێش گۆڕانیش من ئەفکاری گۆڕانم هەبوو یعنی ئەو ئەفکارانەی کە گۆڕان بۆی ینی لە ڕووی ڕەخنەی و بەڵێ لە ڕووی ئەوەی کە گۆڕان بۆی دروست بوو ئەو مەبدەئانەی جاکردنەوەی حیزب لە حکوومەت و حکومداری ڕەشید و ئەوانە لەوانەیە ئەوە هۆکارێک بوو بێ بۆ ئەوەی کە حەزم کردو دکتۆرا لە قانون و لە فەلسفەی یاسادانانە بێن و ئەوانە بۆیە کە گۆڕان دروست بوو یەکەم محەطەی سیاسی من لە گۆڕانەوە دەستی پێکرد یعنی چکە هەستمە کرد ئەفکاری من لە چوارچەوەی حیزبێکا کۆ کراوەتەوە ئەی ئەگەر نەچم لەوێ دیفاع لە ئەفکارەکانی خۆم بکەم ینی بۆیە ئەمە منی برد
بردە ناو سیاست و کە چوومە ناو سیاسەتیش یعنی ئەوانەی لە نزیکەوە لەگەڵ مابوون ینی ڕەنگە شایەتی ئەوم بۆ بدەن جەنابیشتان لە دوور و نزیک بینی بێتان هەوڵم داوە زۆرتر میهەنیانە ئیش بکەم یعنی سیاسیانە ئیش نەکەم بۆ نمونە زیاتر بروزی لایەنە قانونیەکەم بکەم نەگلەوەی ڕاستە من سەر بە گۆڕان بووم و دیفاعم لە ئەفکارەکانی گۆڕان کردووە بەس هەمیشە هەوڵی ئەوم داوە هەمیشە هێڵێکم بۆ خۆم داناوە یعنی کە حدودێکم بۆ خۆم داناوە کە ڕاستە من سیاست دەکەم بەس نابێ ئەم حدودە ئەخلاقیە ببەزێنم ئێستاش ئەم بابەتە زۆر نەگۆڕاوە لە لای من و لە ئێستادا هیچ پلانێکی سیاسیم نییە بەڵام حەزەکەم بچمەوە یەکێک لە جامیعەکان یەکێک لە زانکۆکان دەرز بڵێمەوە و لەگەڵ هەندێک لە هاوڕێکانیشم خەریکی دامەزراندنی دامەزراوەیەکی توێژینەوەی استراتیژین یعنی ئێمە ئەو جۆرە دامەزراوانەمان کەمە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە کە کۆمەڵێک ئەکادیمی توێژینەوە ئەکەن و ئەیدەنە لایانی حکوومەت و یعنی حکوومەت بە معنە فراوانەکەی دەوڵەت بۆ ئەوی ئیسفادەی لێ بکەن یعنی ئێستا ئێمە خەریکی دامەزراندنی ئەو لێرە بچینە سەر بابەتی ڕەمەزان بزانین شەرویستم پرسیارێک دەست پێ بکەم بەرخەل دوای ئەو ڕووداوە و چاکبوونەوەت الحەمدولillah خۆت پێشتر ئاماژت بەوە کرد دەناوکەوانێکە کە ئێوە لە ناو ئیسلامە ئەم شارەزایی هەم پێوەستبوونێکتان هەر هەبووە بەڵام بەگشتی دوای ئەو وەرچەرخانە و باڵاپۆشیت ئەمە یەکەم ڕەمەزانە باڵاپۆشە بیت باڵاپۆش و عیبادات و پێمان بڵێ تاموچێژی ئەم بارودۆخە تازەیە چۆنەوە بە باڵاپۆشی و پەرستش و عیبادات و ئەوە بەڵێ وڵی خۆی هەر ئەم ساڵ ڕەمەزانەکەی خۆشە یعنی قورس نییە بارێکی خۆشی شەو ڕەمەزانێکی خۆش بەڵێ وڵی من پێشتریش ینی ڕەمەزانانی ساڵانیش هەمیشە ینی ئەتوان بڵێم لە تەمەنی 8 ساڵی 9 ساڵیەوە دەستم بە ڕۆژوگرتن کردووە 8 ساڵی 9 ساڵی شەر نییە و ڕەمەزانەکەم گرتبێ بەس دەستم پێ کردووە ینی لەو کاتەوە بە ڕۆژوگرتن هیچ ڕەمەزانێکیش نەبووە بە ڕۆژوو نەبم بەڵام ڕەمەزانەکانی تر سەرپۆشمەیە بەسەرما بۆ کاتی ڕەمەزانەکە و بە شێوەیەکی هینی ینی لاموبالی بەسەرما بەس ئێستا ینی هەست بەواکەم کە من ینی ئیسیقرار و جێگیریەکی زۆرترم پێوەیە پەیوەندیەکەی من ینی ئەگەر ئەم قسەیە بەلایانی دینیەکەی بە شێوازێکی خراپ لێم وەرنەگیرێ ینی هەستەکەم پەیوەندی من لە دوای ڕەمەزانیش بەردەوامە بێ لەگەڵ دینا و ئەوانە ینی لەگەڵ خۆی پەروەردگار بەڵێ باشە با پێکەوە لەگەڵ بەهارخانە جوێ لە چەند ئاەتێک لە قورآنی پیرۆز بگرین خێر و کەلام ان شاء الله أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم من كان يريد العزة فلله العزة جميعا إليه يصعد الكلم الطيب والعمل الصالح يرفعه والذين يمكرون السيئات لهم عذاب شديد ومكر أولئك هو يبور والله خلقكم من تراب ثم من نطفة ثم جعلكم أزواجا وما تحمل من أنثى ولا تضع إلا بعلمه وما يعمر من معمر ولا ينقص من عمره إلا في كتاب إن ذلك على الله يسير صدق الله العظيم دەستخۆش کاکەبیلار دەستخۆش بارخان پرسیارێکی ڕوحی ینی ئەوەی کە پەیوەندی بە مامۆستا عەباسی هاوڕێم وتی پەیوەندی بە ناخی ئینسانەوە هەیە
ینی لە ژیانی ئینسانە هەندێک ڕوودا ڕوەدەن هەستەکەی خوا نزیکترە لێت بەڵێ هەستەکەی داوە تەمانەکان خێراتر وەرەگیرێن بەڵێ ینی تۆ لە ئەزمونکردنی ژیانی خۆتا چ کاتێک زۆر هەست بەوە کردو کە خی پەروەردگار زۆر لێت نزیکە واروەها ئەوەی کە داواشی لەیەکەی ینی بۆ جێبەجێەکە هەموو کاتێک یعنی وەگوتم دایمە وتومە یعنی هەموو کاتێ هەستم کردووە خی پەروەردگار زۆر زۆر لێمەوە نزیکە ئەم قسەیەشم دایمەن بەکار هێنا ئەوانەی لێمەوە نزیکن ئەزانن بەڵام لە دوای باڵاپۆشیەکەمەوە خۆم بەڕوویەکی ترەوە ئەچمە حزوری پەروەردگار یعنی پێشتر هەستمە کرد شتێک نوقسانە لە منە کە ئەبێ تەواوی کەم ئێستا هەستەکەم ئەوم تەواو کردووە بۆیە لە ئێستا هەست بە نزیکی ترەکەم دوشتی وتووە مامۆسا بەهار ببوورە دوای تۆش خۆت پرسیارەکەش بکە ئەڵێ من باڵاپۆشیەکەم و ئەچم عمرەشەکەم ینی مەبەستم ئەم دوانە ینی دوشتی تایبەتن ینی ئەتوێ ئێستا باڵاپۆشیەکە الحەمدولیلا هەیە ئەتوێ بچی لە عمرە ینی لە مەکە لە مەدینە لەوێ کە ئەحساس بەوەکەی ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە کەعبەیە کە چەند ساڵە ڕووی تەیەکە ینی لەوێ بەنیازی چی بکەیت ینی لەوێ حەزەکەم ینی من هەستەکەم ئەوێ پشوێکی ڕوحیە ینی کە کاتێ ئینسانە چێ خۆ من نەچوون بەڵام وا هەستەکەم کە ئەچیتە ئەوێ پشوێکی ڕۆحیە نزیک بوونەوەیە لە پەروەردگار و کاتێکە تۆ ئەچیتە سەر قبری ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە ئەم دینەی بڵاو کردوتەوانێ من هەستەکەم ئیتر ئەوە منتەهای ئەحساسێکی خۆشە بەڵێ من حەزمە کرد ینی بچم بۆ حەج بەزیتر شێوازی حەج ئێستا نوعێکە ئەوە شتێکە کە هین لە قورئانی پیرۆزە باس کراوە من استطاع إليه سبيلا فمن ئێستا ینی وەکو لە ڕووی مادیەوە وەکو ئەوی کە ئاەتەکە مەبەستێتی ئەتوانم بەس لەوانەیە ڕێگریەکە ئەوە بێکە ئەو تەنزیمە ئیداریەی کە بۆ حەج کراوە لێرە بۆیە لە ئێستا بە عەمرەکە ئیکتیفا ئەەکەم تا ئەو کاتی ئینشاءالله ئەوش بەنسیب بێت من ویستم بەسەوە بکەم بەرخان خۆی ئەکادیمیە و بڕوانامەیەکی باڵای زانستی هەیە ئەوە جێ خۆشحاڵیە ئەمێ پرسیاری ئەوەی لێ بکەم لەم ڕوانگەیەوە مطالعە و خوێندنەوەی ئاینیت بۆ لە مەولات چۆن دەبێت یان تا ئێستا چۆن بووە بۆ نمونەبەوەی زیاتر شارەزای بوارە جیاوازەکانی بەڵێ بە دڵنیای بەرنامەم هەیە بۆ ئەوەی کە زۆرتر مطالعی ئاینیم هەبێ بۆ زیاتر شارەزابوون لە دین بەس من هەر ئەمە ئەوش ئاماژە پێ بکەم کە من پێشتری ژیانی تقریبا تا ئێستا 15 بۆ 16 جار ختمی قورئانم کردووە و تەفسیری قورئانم خوێنەوەتەوانێ جگە لەوەش من ڕیسالەی ماستەرەکەم مقارنە بوو لە بنێوان فقهی ئیسلامی و قانونە لەبەر ئەوە بۆ ڕیسالەی ماستەرەکەم پێویستی کرد کە من زۆر قوڵ بمەوە لەناو فقهی ئیسلامیە بۆی بتوانم بنووسم لەسەری ئەوە باگراوندێکی زۆر باشە بۆ من بەڵام بە دڵنیایەوە بەرنامەم هەیە زۆر پرسیار هەیە لە مێشکمایە خۆم ئەمەوێ بە دوای جوابەکانیان بگەڕێم ینی بۆیە بەرنامەم هەیە کە وەختێکی باش بدەم بە خوێندنەوەی لایەنی دینی وازانم پرسیارێکی زۆر پێویست هەیە بیکەم بکەینە ئەخر پرسیارەوە بۆی مادووشی نەکەنەوە نازانم تۆ پرسیاری ترمابێکێن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئینسانی مسلمانەوەی بۆ خۆی پێی خۆشە بۆ براکانی بۆ کۆمەلگاکەی بۆ خەڵکی دیکەش دەکشێ بڵێن خوشک بۆ خۆشک پێی خۆشە پێی خۆش جەنابەت پێت خۆشە دەوروبەرت چۆن بیر بکاتەوە چۆن بڕیار بدا لە ژیانە ئەوەی بۆ خۆت بە پێویستت زانی و ئەنجامت داوە هەر فعلەن پێویستی ئەزانی ئەوانی دیکەش وا بڕیار بدەن وا بیر بکەنەوە من پێم خۆشە هەموو وەکو هێ لەو شتانەی کەوتم لایەنی مرۆڤایەتیم هەستەکەم زۆرتر زیای کردووە یەکێک لەو نیشانەکانی ئەوەی حەزەکەم هەموو چواردەورم لە خۆشییا بێ حەزەکەم ڕۆحیان ئاسوودە بێ ئاسوودە بن یعنی لە هەموو لایەنێکەوانێ بە دڵنیاییشەوە ئەمەی ئەم بڕیارەی کە من داومە ئاسوودەی ئەبەخشێ بۆیە هیوادارم ینی ئەو ئاسوودەیە چی زووتر هەیە بڕیاری لەسەر بدەن سپاس دەکەین خەتو بەهار یاخوا بەخێر بێی خی گەورە لێ پیرۆزکە و تەعات و عیبادەتی ئەم مانگەش ئینشاڵڵا خی گەورە لێ قبولکە ئینشاءڵات جەنابەت بە ئاواتەکانی خۆتەکەی هەم عمرە و هەم حەجەکەشت ئینشاءڵاکەی و خی گەورە شیفای زیاتریشت بدا کە چونکە بەڕاستی هەچ هەوڵێک بیت
هەچی بیکەی شیفار لای خوایە ئەبێ خوای گەورە شیفای زیاتر بدا ئینشاءالله و زۆر بەخێر خۆشحاڵ بین کامڕۆ لێرە لە سیگەوهەری ڕەمەزانە میوان مامووی بەڵێ خۆشەویستان ئەچینە ناوبڕێک و دوایی لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامە بین. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کێکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاترین. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. بەڵێ خۆشەویستان لەگەڵ ئێوەی خۆشەویست لە بەرنامەی سیگەوهەر و لەگەڵ برای بەڕێزم مامۆستا عەباس لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامە بین. ئێستا بڕگەیەکی دیکەمان هەیە ئەو بڕگەیە کە باسی سونەتێکە بە تایبەتیش سونەت لە مانجی ڕەمەزانە کە مامۆستایەکی بەڕێزی ئاینی لەگەڵمانە میوانە بێ. ئینشاءڵڵا ئێوە لەگەڵمانە بمێنەوە و دڵنیام لەوەی کە ئینشاءڵڵا سوود بڵێ. تەبان کاک پەیوەندی ئەمە 12 ڕۆژ ئەمڕۆ 12 ڕۆژمان بەسەر تێپەڕێ مانجی ڕەمەزان وەڵێ ئێمە لە قوڵایی خەریکە لە قوڵایی ڕەمەزان نزیک بین. حەقی خۆیەتی دەستمان بدا بە گەوهرە جوانەکان زۆر ڕاستی ئەم دەرفەتە لە خەمیەوە بین ئەوی دیکەماوە نەڕوات ینی وڵا بەتەکیدەوەی کە خوای پەروەردگار ئەفەرمێ وفی ذلك فليتنافس المتنافسون ینی بە تایبەتی ئەوەی کە لە مانجی ڕەمەزانە هەیە وەکو جەنابەت وتر لە مانگەکانی تران نییە بۆیە زۆر پێویستمان بەو منافەسەیە هەیە زۆر منافەسەی بەدەستهێنانی زۆرترین چاکە چونکە دوایەوەی کە ڕوا ماڵەوەیمان لێکە ئیتر هەتا 11 مانجی تر نایەتەوە بابەتێکی زۆر گرنگ هەیە ئەڵێ دوو کەس مردبوون وەفاتیان کردبوو بەڵام ئەوەی کە دواییان وەفاتی کرد زووتر چووە بەهەشت بوو بە پرسیار خۆ ئەمە ئەگەر ساڵحیش بن هەردووچیان ئێکیان پێشتر وەفاتی کردووە بە هەموو قیاسەکە بێ ئەو بچێتە بەهەشت بەڵام وەختێکە حسابیان کرد سەریان کرد آخر ئەم ڕەمەزانێکی زیاتر گرتووە واتە لە دوای ئەو ڕەمەزانێک زیاتر ماوەتەوە بابەتەکە ڕەمەزانە بۆیە چونکە ڕەمەزان وەکو لە فەرمودەشە هاتووە ئەبێ بە کەفارەتی نێوان ڕەمەزانێک بۆ ڕەمەزانێکی تر کەواتە کەسەکە چاکەی زۆرتر بووە ڕەمەزانێکی زیاتر گرتووە بەڵێ ئێستا پێشوازی لە مامۆستا سەردارەکەی مامۆستا فەرموو ڕێز مامۆستا سەرداری زانای ئاینی بە خۆشحاڵیەوە میوانمان نەبێ. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. مامۆستا بەخێر بن. سلام ديالك. مامۆستا جان داخۆ بەخێر بێ. سلام ديالك. بەخێر بێ ئاخوا. السلام عليكم. ماشي كل سلام ديالك. تاکو بەڵێ فەرموو. تاکو مامۆستا فەرموو حەزرە بێ بەیەکێکمان سەرێک لە شێفەکان بینەوە تۆ ئەم جارە سەریان نابێ فەرموو نابێت. بەخێر بن مامۆستا. بەشحاڵ بن. السلام عليكم. شيف ديار مشغولة. بله. مشغولة بس بهم شيف نريمان بولاي جنابت. بخير بس چی تێگوەرەی؟ والله ام سوبة تێگوەرەم. سوب. بله. ام سوبە تۆ دروستێکە یا شيف ديار؟ والله فرق ناکە هەردووکمانیەوە بە هاوکاری یەکتر. بە هاوکاری. مشغولت. هەردووکمان ئەو خوارنی ئەو ئیمنی ئەوە فرق ناکات. زۆر باشە. ئێستا من ناشوێرم دەستی لێ بڵ.
لين شيف لين يا الله بسير نبي بەڵە ئەڵێ چێشتی فرەکەبان و بێخوێ یا سوێرە ینی یا زۆر هەردوو چەند خوێی تێکەن ینی چەند تێ ناکەن باشە شێف دیار تۆ ئەگەر تۆزێک لەگەڵ بنا بمێنیتەوە شێف دیار قەیرانی خواردنە کوردەواریەکانە خواردنە کوردەواریەکان خەریکە ئەفەوتێن بەڵێ تۆ چیمان بۆکەی بۆ نەفوتێن تۆ شێف دیار خواردنی شەرقی لێن ئێستا شێف نەریمان عادی خواردنی غەربیە گلەی لە ناکرێت گەلەی لەوە لێکرێت کە مەسەرم بۆن منە خەریکە ئینقلاب بەسەر خواردنە کوردەواریەکان باشە هەم لە غەربی شارەزایمان هەیە و لە شەرقی هەمانە و لە کوردەواری شامان زۆر باشە ئەمڕۆ وتت چیمان بۆ ئەمڕۆ شۆربای دوێنەیە دوینە بەڵێ کەشکیش سوورەکەینەوە ئێستامە دوینەکەیە ئەمە دوێنەکەمە حاضرە جا ئێستاکانە زعفرانی تێکی زۆر باشی کوردیە ئەمە چی و چییە؟ ئەمە بەس دوینەکەی دوینە ئاوەکەی بۆ گەرمەکەی دوێنەکە پێشوەخت سەلکەوە پێشتر دوێنەکە ئەتیادی شوی دەلەوێت تەوە تۆزی پێوە بیان شتێک سەرتە ئای بۆ گەرمەکەی کە ئای بۆ گەرمەکەی کە هاتە کۆڵ ئێمە قوڵپیە ئێوە هاتە کۆڵ بەڵێ باش ئەو جا دوێنەکەی تێکەین بە جوانی با بکڵە بۆت هەیە خستی کەیتەوە بۆت هەیە خستی نەکەیتەوە ئەتر بەپێی حەز و ئارزوی ئەو کەسانی کە خۆیان حەزانێت سامن حەزم کرد تۆزێک شەلبی یەک تۆز شێف دیار دوینە هەر ئاوا بۆ خۆی لێندریا خۆ پێکاتی تریشی تێکرێت چوزانم گۆشتی تێکرێت ئاڕۆڵات تێکرێت ئێستا تۆ گۆشتی تێکیان تێ ناکرێت ئەمڕۆ تی ناکەن ولی چەند ڕۆژێمە گۆشت بەکارێن نێمانیم داراوەکو خۆی شتەکان ئەزانی چی شێف دیار هەندێک خواردن هەیە گۆشتی تێکی سیفەتەکەی گۆڕێ ینی خواردنەکە ئەو خواردنە نامێنێ نەتامی نەبوونی تامەکە لە دەستە ئەو تامە لە دەست بەڵە بەتەچی گۆشت بۆ مناکیتە ناوچێکە خۆشە بەڵام ساتۆیکە ناو فاسوولیا خۆشترە بەڵام بەعزێ ماڵ هەیە عیلە هەیە نەیخۆن لەبەر هەڵە بۆنی سادی دەبی هەم ناڵەخی نەیخوا تەبعیتی ناتێت سەری حاصل بەڵام وڵی گۆشت بۆ ناو چایش خۆشە باشە لەگەڵ دوینایە چی ترەکەی کەشک ئەم کەشکاش ئەمە لە شەوە خساندومانە کەشک بەڵێ ئەمە کەشک ئەزانی یاخۆ حیوانی وردە وەکو بزن و مەڕێیایی ڕەشە وڵاخی مانگا ئەوانە هەیە بەڵێ هەر لە دوکانەکە گەی کڕی پێزانی بەکسە پێدەڵێ ئەبێ تۆ ئەبێ چ جۆرە کەشک حیوانی وردەیە بەبێ ئەمە بەس سوورەکەی ئەمە بەڕۆن سوورەکەی بەس بەڕۆنی کوردیە ئەی پیازی تێ ناکەی بابا پیازشی تێکەن پیازەکە ئەزانی چی لێکە ئەزانی پیازەکە چی لێکە بەڵێ من بە پیاز سوورەکەمەوە دوێنەکەش هەر پیازی بە سوورەکەمەوە تاوا ڕۆنی کوردیەکە بە حاضر بێ هەر زۆر جوان حەزەکە ئیشکردن بێکەوە دەکردمان هەیە ئەمڕۆ خەرمانمان هەیە برنجمان هەیە فرەمانە شتەکان تاوان نەریمانش قۆڵ هەڵکەم تەمان ئاشپەزێکی چاکم ئیشەڵڵا بەس هەمێشی فارسی ئەشپەز بەس هێلکە ڕۆ نەزانم هێلکەڕۆن ئەوش جاری باشە ئەی ئەندۆمی ئەوش جاری وایە لەوانەیە لە بیرم چێ هین کەم خوێی پێوکەم دێ بابزانین دەسوخەتی تۆ چییە بێ ئەمڕۆ دەسوخەتی ئێمە ئەم ستروغانوفەیە ستروغانوف ستروغانوف وڵای لە ڕوسیە چێ لە ڕوسێ فانیشی رووسیا ستروغانوف پێکاتەکەش دەستا بۆ شەرحەکەم خاچمان هەیە ئەمە خاچ بۆ سۆسەکە بەکارێنین زیاتر وەرئەملاترەوە خاچمان هەیە بۆ سۆسەکەی بەکارێنین بۆ خاچک چیلیەکەی خاچەکە سوورەکەینەوە لەگەڵ پیازە سوورەکەینەوە بۆ سۆسەکەی کرم طبخمان هەیە مەسەلاگە کرم طبخش بتوانێت هەر کەس لە ماڵەکانی خۆیان مەسەرن خامە بێت یان خۆ شیر بێ لەگە خامە و شی تێگەڵاوکە ئەبێ بە کرم طبخ ئەتوانی ئەوە بەکاربێنێت ئەوەی تی ئەەکەین لەگەڵ داوا دەرمانە سابی بەری ڕەشمان هەیە زەنجەفیلمان هەیە کاریمان هەیە لەگەڵ سیری هاڕاوە لەگەڵ ئۆریگانۆیە ئۆریگانۆ تۆ هەمیشە بەکارێن هەمیشە بەکارێن ئەوەی کاکوڵێت ئەمە چەوەندەرە بۆ مقابلاتێکمانە بۆ مقابلات بەڵێ ئەمەی تریان ئەمە سوبێکی زۆر ناوازە و زۆر تایبەتە ئەمە سوبەکە چی ئەمە سوبەکە بریتێ لە مریشک لە گێزەر لە شعریە لەگەڵ قارچکە هەر ڕۆژە وتم من جۆرە سوبەکەین ئینشەڵڵا هیوادارم خارمانی سوادی لە بکەن لە ماڵە و دووبارەیکەنەوە دەستان خۆش بێ دوایی تەشید لەواکەینەوە سوپەکە چۆن پێکاتەکانی چییە بەس با ئێستا بە چینەوە بۆ لای بەڕێز ماشاءڵڵا ئەڵێ مەحەلەبیە وڵات جوانە ئەمە زەعفرانت تێ کرد ئەوە زەعفرانە بەڵەوە جاترێ جاترێ
دەست خۆش بێ دەست خۆش بێ بەڵ خۆشەویستان هەروە بەردەوامین مامۆستا عەباس جەناب لەگەڵ مامۆستای فەرموو ببورن توان دانیشن فەرموو مامۆستا دووبارە بەخێراتن سەلامەکەین خێر بێ مامۆستا دیارە مانگی ڕەمەزان و ڕۆژی مانگی ڕەمەزان ئەوە گومانمان نییە کە واجبە یەکێکە لەو ئەرکانی کە پێویستە ئینسانی موسڵمان بەدەمیەوە بێ و ساڵانە مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ باش لەنێو ئەم مانگەیە کۆمەڵێک سنەتمان هەیە ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەنجامی داوایە داوای لێکردوین ئەنجامی بدەین ئەو سنەتانە کامانن دەکرێت لەکوێوە دەست پێ بکەن چوزانم کاکپێکی باش بوو لە سەحەرەوە دەست پێ لە پاشەوان دەست پێ بکەین ئاوا پێیان دێن هەتاوکو دیسانەوە بە شەو نوێش نییە فەرموو بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله خواهی گەورە تاعەت و عیبادەتی هەموو لای قبولکە تاعەت و عیبادەتی بینەرانی بەڕێزیش قبولکە خواهی گەورە مانگی ڕەمەزان کاتە مای خێر و بەرەکەت دیارە ئێمە مانگی ڕەمەزان بەڵێ فەرز و واجبە بەڵام ئێمە سنەتیشمان هەیە سنەت ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئێمە دوای خۆم دووشتم بۆتان جێشتووە ئەگەر ئێوە لەگەڵی دابن لەسەر دووشتە بن قەزەرە ناکەن یا تووشی گومڕایی نابن یەکەمیان کتاب الله کە قورئانە دووەمیشیان سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم دیارە سنەتیش پێناسەی فوقەها و عولەمی محەدیثینەوانە ئەوە ئێستا فریای ناکەوین کە هەرێکی پێناسەیەکی بۆ کردووە سنەت ئەوەیە کە پێغەمبەری خوا کردبێتی بە فعل کردبێتی یا بە قەولی وتبێتی یا بە تەقریری و سکوتی بوو بێ یا خلقی بێ ڕەوشتی بێ یاخود خەلقی بێ دیارە مانگی ڕەمەزانیش هەر عیبادەتێک کە خوای گەورە فەرزی کردووە نوێژ بێ زەکات بێ ڕۆژوو بێ بەتابەتی ئێمە لە مانگی ڕەمەزانین کۆمەڵە ئاداب و سنەتێکی هەیە سنەتی ژەوەیە کە ئینسانەکە ئەنجامی بێت زیاتر لە خوا نزیکە بێتەوە ئەجر و پاداشی زیاتر دەسەکەوێت ئەوەیە کە ئەگەر نەی ئەنجامی نەدا خێری دەست ناکەوێت بەڵام هەر سنەتێکیش کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجامی دا و بۆ ئومەتەکەی بەجێهێشتووە حتمەن بەرەکەت و تایبەتمەندیی خۆی هەیە یەکێ لەو سنەتانەی کە مانگی ڕەمەزان کە زۆر جار لەوە چێ فرامۆشیش کرابێ سحورە پارشێوە بەڵێ تەسەحەروا فإن في السحور بركة پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم پارشێو بکەن چونکە لە پارشێوە بەرەکەت هەیە لە پارشێوە بەرەکەت هەیە بۆ لەبەرەوەی پارشێ و کۆمەڵێک نیعمەتی تایە یەکێک لەو نیعمەتانە سەبەبە بۆ ئەوەی کەوا ئینسان بتوانێت کە پارشێوێکی نوێژی بەیانی نافەوتێ نوێژی بەیانی ئەنجامەدە وانە ئینجارە و بەجێهێنانی ئەمرێکی پێغەمبەری خوا یا سنەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و پاشان خواردنێکە خوا لە ڕووی جەستەیی و طبی و سەحیشەوە بەقووەتە بێ ئامادەییەکێ بێ و پاشان چوس و چالاکیەکی تیا بێ ئەم کەسە یعنی پاشان ئەتوانێت شەو نوێژ بکە ئەتوانێت سەبەبێکە بۆ هۆکاری شەو نوێژ کە ئینسان جاری وایە شەو کە یانزە خەوی لێکە و لە پاشەوە کە هەڵەسێ مەجالێکی باشیشی هەیە عیبادەت بکات دوور کە چوار کات بکە یا هەندێک قورئان بخوێنێ بۆیە بەرەکەتێکی تایبەتی خۆی هەیە لە پاشێوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێ لەو سنەت و ئادابانی کە لە مانگی ڕەمەزانە دەبێ مسلمانان فرامۆشی نەکەن ئەو سحور و پاشێوەیە کە ئینسان ئەنجامی ئەدا مامۆستا پرسیارم لە پاشێو هەر ئەمەیە بۆەوەی کە کاتی دیاریکراوی هەیە یان هەندێک خەڵک هەیە مەسەن لە سەعات 12 بەولاوە لە 12 زانم پاشێوەکە خەوێت یان بۆی پاشێو کە تێرخەوێ و هەڵنەسێوانە بەڵام ئەسڵ لە پاشێوە تەخیرە سنەتەکە ئێمە بەڵێ دوو سنەتمانەیە بوونی پاشێوەکە سنەتە تەخیر بوونەکەشی هەر سنەتە تاخیر بوونەکەی یعنی لانیکەم بە 50 دقه 40 دقه پێش باونی بەیانی یا پێش باونی یەکەم ئەوەیە کە ئینسان هەڵسێکە سەیەکی شەوە کە یاک نزیک بوونەوەی لە باڵنی بانی ئەو ئەسلی پاشە و بەرەکەتەکە لەوایە بۆ لەبەرەوەی سەیەکی شەوە و لەو حەدیسەکەشا کە خوای گەورەیەتە ئاسمانی یەکەم و داواکە کێ دوعای هەیە کێ داوای لێخۆشبوونەکە کێ داوە و تەڵەبێکی هەیە لە ئینسانەکان بۆ یەک بەرەکەتترین کات ئەو کاتەیە کە ئینسان بتوانێت پاشێوەکەی تەخیرکە بە زۆر جار ئینسانی لە سەعات 11 ئیتر تۆزێگە خوا و چایەگە خوا و تۆزە ئەوە خۆی دێ لە بەخوا بە پاشە خۆبەرم نەوێتەوە مامۆستا شتێک هەیە هەر سەر پاشێو بە تایبەتی بۆ ئەوانەی کە پاشێو ناخەونەوە هەتاکو ڕۆژهەڵاتن هەتاکو ضوحا هەتاکو ئەوەی کە سنەتی زوحاش جێبەجێ ئەکەن و ئیتر بەمە خێری ئەمرێکیان دەسەکەوێ
ئەمان چەند گرنگە ینی بەڕاستی ئەمان ئەندازەیەکی زۆر کەم تەرخەمیتی هەیە ینی زۆرینە هەرە زۆرمان ڕەنگە هەڵسین بۆ پارشوو بەڵام ئایا ئەوەی کە ئەمێنێتەوە هەتاکو خۆر هەڵاتن و هەتاکو سنەتی حەجەبەجەیەەکە ئەمەش بابەتێکی گرنگە قوربان ئەوە بابەتێکی گرنگە و خوا سبحانەوە وتعالە حەزەکە ئینسانەکان بەرەو بەهەشت بچن یعنی خی گەورە قەرەبووی کردوێتەوە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگە سیرکەی خەڵکانی زوو 200 ساڵ 300 ساڵ ژیاوە عیبادەتێکی زۆری بووە جیهادی بووە یا خەڵکێکە پارەی هەیە ساڵانە 2-3 جار عمرەیەەکە حەجەکە خی گەورە ئەی کۆمەڵێکە خەڵکی فەقیرە پاری نییە ناتوانێت خی گەورە قەرەبووی ئەمەیشی کردوێتەوە بۆ کەسێکەوە ئەگەر ناتوانێت لە وەکو کەسێکی سەرمایهدار خێر و سەدەقاتێ بکە یا وەکو خەڵکانی زوو کە جەنگ و جیهادیان کردو یاخود تەمەنێکی زۆریان بۆ عیبادەتیان کردووە خی گەورە قەرەبووی کردوێتەوە دوای نوێژی بەیانی ئینساندا ئانیشێ لە مزگەوتە ذکر و یادی خی گەورەکە تا خۆرکەوتن و دوور قع سنەتی ضحاکە وەکو وایە عمرەیەکی کردبێت یعنی خێری عمرەیەکی بۆ نووسێ بەبێ ئەوەی هیلاگ و بێ و پارێشی خرج کرد بێ بۆی ئەمە هەمووی لە مانگی ڕەمەزانە لە کاتەکان تریشە بەس لە مانگی ڕەمەزانە ئەو بەرەکەتی زیاترە کە ئینسان کە لەگەڵ پارشێوات نوێژی بەیانە چێتە جەماعەت و جەماعەتی بەیانیان نافەوتێ ئەو بڵێن ئەو عیبادەتەشی بەنسی بەبێ بە تایبەتی بەو خەڵکێکەوە ئیلتیزامی باشتر هەبێ بەس بەداخۆ زۆر جار ئینسان یەکسەر ڕاکاتەوە خەوێ ئەوەی نەکە مەجالێکی نیە دەوامێکی یانە خەڵکێکی ترەیە کە حەز ناکات ئەم هەموو نیعمەتە لە مانگی ڕەمەزانە لەو ئەچێ دوای ئەم 20 ڕۆژەی کە تەواو بوو ڕەمەزانی تر بۆ خۆی ئەو چ چالاکیش نەمێنێ زۆر باش سنەتی دووە سنەتی دووەم ئێمە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەلەکردنە لە بەربانگە بەربانگی یەکێکە لەو نیعمەتانەی کەوا ئینسان بەیانی کە بە ڕۆژوو بووە لە خۆی گرتوتەوە لە خواردن و خواردنەوە هەتا ئەو کاتەی بەربانگەکەیەکە ئینسان بتوانێت یەکسەر بانگیدا کاتی بانگدان هاو یەکسەر پەلە بکە زۆر جار ئینسان پەلە ناکا بە ئیسراحەت خۆی مەشغوڵ کردووە دواییە بە ئیسراحەت تۆزێ ئاوە خوا یا شتێکەخوا نا کە یەکسەر بانگیە سنە دوایە یەکسەر تۆ ڕۆژەکە بشکێنی ئەمە سنەتە ئینسان ئێمە زۆرتر پێویستمان بەم ڕوونکردنەوەی ئەم پەلەکردن ینی هەندێک مانواتێک گەیشتوین یا ئەنجامیشی ئەدەین تەنانەت ینی پێشبانگی پیرۆز لەگەڵ خۆر ئاوا بوون چوزانم جگە لەوەش پەلەکردن جگە لەوەی کەەوە ئەزای نەگەر خۆر ئاوا بێ یەکسەر بێ بیشکێنینەوە ئەوە پەلاکەین لە خواردن هەمووی تێکەڵەکەین بەسەریەکە ینی دووسێ پەلەکردن هەیە ینی لەمە ماوسە بڵێ نە ئەو پەلەکردنی نەوە لە ڕووی سەحی شۆر باش نییە ئەو پەلەکردنی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سنەتە کە هەر ئومەتێک خێر لە ئومەتێکایە کە پەلەیەکن لە بەربانگش یعنی ڕۆژوشکانە منەک بەو شێوەیە کە یعنی پەلاماری ئەو چەند قابدانراوە لەسەر سفرەکە هەمووی بە پەلە بخۆی نە ئەو هەم لە ڕووی طبیشەوە وهم شرعي جري بيني أوي ما مصعباز وتبا لنا بسارك من أول نبي أوي ما بس أبو هر خور أوابو تتوب هلبكي وبزاني بلاي أما نك أوي كاتي خوي كاتي جزور دياري كرا وهي بوي كبانجي ياخد كاتي هات انجا بلبكي ليش كاندني أو كاتي شون خور أوابو عادة أساس ساعات هي وكلتي بيش بان أتوانين رجو بشكين نخير نا تا کاتی بانک لەوەیانە پێشبانگ نانا وە اتفاقی ئومەی لەسرە چونکم کاتی خۆی سعات نەبووە خۆردا چوو لە سەردەمی سەحابەوانە ئێستا سعات هەیە و ئومەی ئیسلامیش هەمووی بۆی تەفرەقەی تێنەکەوێت پابندە بەو کاتەی کە کاتی بانگدانە بەتایەتی لە کوردستانی خۆمانەکەیە کە وەزارەتی ئەوقاف دایناوە لە مزگەوتەکانە یا لە وڵاتێکی تر بەڵام پەلەکردنەکەەوە کە یەکسەروتی ئەڵڵاهو ئەکبەر ئینسان بتوانێت ڕۆژەکەی شکێنێ و سنەتی جوایە بە خورما بیشکێنێ کە پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم بە خورمای تەڕ شکانوێتی ئەگە خورمای تەڕ نەبوو خورمایەکی وشکیش بێ ئەگە نەبوو پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم حەدیسەکە ئینجاکو بە قومێک ئاو یا پەرداخێک ئاو ڕۆژەکەی بشکێنێ بابچینەوە لای کاکە بیلال ئاەتێک لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنێ فەرموو کاکە بیلال أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله نور السماوات والأرض مثل نوره كمشكاة فيها مصباح
المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار نور على نور يهدي الله لنوره من يشاء ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار صدق الله العظيم دەستخۆش خی گەورە سەلامەتگاتەوە کاکە بیلال خی گەورە نمونە زیاد کەوە بتکا بە خزمەتکاری قورئان تەمەنت درێژ بێ ئیشەڵا لەسەر خێر ویستم پرسیارێکی لێ بکەم بە ئیجازەی تۆ یعنی ئێمەمانە گەنجێکی هاوتەمەنی خۆت
ئەگەر بیەوێ ئاوا بە دەنجێکی خۆش قورآن بخوێنێ وەکو تۆ ئەبێ هەر لە مناڵیەوە خۆی بەهری هەبێ یان ئەکرێ فێر ببێ چوزانم ئەکرێ بێری پێویستە چۆن بکەین بەڕاستی یان هەنێک سەوت هەیە کە شازن یعنی هەرچێک بکات ناتوانێت بەڵام جۆرێکی کە هەیە بە فێربوون بە بەردەوام بوون ئەتوانێت بگاتەوە ئاستی کە خۆی ئەوێت باشە تۆقی ئەم قێڕات وشتە لە چێ فێر بووی چۆن فێر بووی هەمی بە گوێگرتنە گوێگرتن و مامۆستایەکی تایبەتیە تەبعاان کە ساز بە خۆی گەورە و فەزڵی پێبەخشیوم کە ئەو مامۆستایە لەبەردەستایە ئەو سەبەب بووە باش با بزانم چەند ساڵە تۆ مەشغوڵی قورآن خوێندن و فێربوونی مقاماتی مقامات و فێربوونی قورآن بەیەکەوە قورآن ئەوە هەر لە مناڵیەوە لە پشکۆلەیەوە بەڵام مقامات تقریبی 2 ساڵە مامۆستا ئێمە وەڵامی خۆی پەروەردگارمان ناوەتەوە کە بە ڕۆژووین بەڵام پێویستمان بە شتێکی ترە کە بە سونەتەکان ڕۆژەکەمان بڕازێنینەوە چونکە ینی سونەتەکان زیینەتی عیبادەتن ڕەنگە ئێستا چێ بڵێ دەی من وەڵامی خۆی پەروەردگارم ماوەتەوە بە ڕۆژۆ و هیچ ناخۆمە تاکو ئێوارم نوێژە فەرزەکانیش مەکەم و دوای ڕۆژ کەشمەشکێنم بەڵام سونەتەکان کەم تەرخەمی تیاکەم یان نایکەم وەڵامت بۆ ئەم بینە چی خۆی تەشبیه نەبێ کەسێک کەسابەتەکە ئەچێ لە بازارە کەسابەتەکەڵێ کوی 5,000 دەستکەویتە باشە بەزێکێکی تر هەوڵەیە بڵێ ئەو یەکسە نیوەڕۆیەتەوە بەس ئەمەڵە تا عسر بەشکم بیکەم بە 10,000 15,000 یعنی تەشبیه نەبێ ئینسان لە عیبادەت هەوایە ئینسان بێت تمۆحی زیاتر بێت تمۆحی زیاتر بێت لە عیبادەتە تۆ عیبادەت فەرزەکە ئەنجام بدەیت تەمۆح زیاکە چییە لە سونەتەکانایە لە سونەتەکانە هەم جوانکاری بووەکە هەم پلەداریەکە لەکەیە تۆ بەرهەمەکەی وەرەگریتەوە بەرهەمەکەی لە قیامەتە هەنێک بەرهەمی سونەت دێ لە دنیادا ڕەنگەداتەوە بەڵام گەورەی یەکەی لە قیامەتایە کە ئینسان پاداشتەکەی وەرەگرێتەوە زۆر باش سنەتی دیکە چی هەیە لە دوای یەکێ لەو سونەتانە بڵێەوە بەربانگیش کە یەکێکە لە سونەتەکان ئینجارێک و مانگی ڕەمەزان شەهر القورئان کە ئەهلی سەلەفە فەرمێ مانگی قورئانە مانگی قورئان خوێندنە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر قورئانی خوێن بەس بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە زیاتر جوبرەئیل هەموو ساڵێک ختمێکی قورئانی پێ کرد بۆیە صحابە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یاخود ئەهلی سەلەفی صالح یاخود تابعین لە مانگی ڕەمەزانە خۆیان یەکلایە کردو بۆ قورئان و دەورکردنەوەی قورئان چونکو ئینسان بە قورئان گەورەیە بێ بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە کە شهر رمضان الذي أنزل فيه القرآن كقرآن تيا نازل بو وباشان إنسان تيا بركة دار به بتاعتي لما جي رمضان ك پیامبر خاص اصلا زور اهتمامی پیداوه و پیوسته هر یکی لاسی خوش مانوه لانی کم اگر هیچ نتوانی هر کسی ختمی کی قرآن که چون برکت ایسا او پیاو برزی که ایسا قرآن خونه که بیلال باوشی لدرو شاوره که برهمکی لقیامت اورگ دیتو پیامبر فرمی صلی الله علیه و سلم لروج قیامت دایکو باوکی واهیه يعني أيان خنا منزل جاي برز لبهشتا خوش عزباتيان لي أنا خواي جم والله يا مشتي كوا ما نكرو للدنيا أو ما بيه بخشي باستغفاري أبيه فرمتي باستغفاري ولدك لك أو بهوي دعاء وشاكو عبادة يا دعاء وشاكاني من على كانتو ولا للدنيا ده بويا هر دايكو باوكي قاو قركي يا من على كبني لتبر قرآن بتابتي لما نجي رمضان فرسته أو كاتب خوي هم سنتك بيغمر خوي زندو كردوتوا هم أجو باداشتكي خوي دەستکەوتووە هەم لە ڕووی دەرونیەوە لە ڕووی دەرونیشەوە ئینسان مرتاح بێ لەگەڵ قورئانە مەسابەس هەیە خوێنەواری نییە بە تەمەنە هەیە قورئان نازانێت بخوێنێتەوە حەزیشەکە ینی ئەو خێری دەستکەوێ بەڕاستی بەڵام مامۆستا ئەوانەی کە نازانن قورئان بخوێنەوە چی بکەن ینی چۆن بەهرەمەند بن لە قورئان و چۆن ئەو پاداشتە گەورەیان دەستکەوێ ئەوەی کە جەنابەت بە سونەتە یەکێکە لە سونەتەکانی مانجی ڕەمەزان بەڵێ خۆی ئەگە کەسێک کە قورئان خوێن بە و شارەزا بێ ئەوە بێ لەبەر مصحەفا بخوێنێ ئەجر و پاداشی زیاترەوە ئەوە یەک کەسێکیش ئێستا شارەزان نیە قورئان نازانێ خوێنەواریی وای نییە ئێستا ئالە زۆرە ئەوە تەلەڤیزیۆن هەیە کەناڵی قورئان بڵێن یاخود مۆبایل هەیە میمۆریەک یاخود ئینتەرنێت هەیە سەماعیە کاتە گوێی ئەمەش ئەتوانێت گوێ لە قورئان بگرێ و ئەجر و پاداشی خۆی دەستکەوێ حتا پیاوێک باسی کەوتی پیاوێکی ڕیسپی هەبوو لە مزگەوتەکەمانە
خوێنەواری نەبوو هیچی نێزانی بەس هەموو ڕۆژە قورآنەکەی کردو و سەیریە کرد ئەنو باشە تۆ نەخوێنەواریت هەیە نەحیس ئەم سەیرم ئەوی قەیناگا هەر حەزەکە ماوە سەیری قورآنەکەکەم بۆی بربەرەکەتی قورآنەکەکەوم ئینسان هەر سەیری مصحەفەکەش کە ئەجر و پاداشی دەستەکەوێ ئەو کەسێکی کە ئەفەرمێ پێغەمبەر خاصاسم دوو ئەجری هەیە و کەسێک کە بەناڕەحەت قورآنە خوێنێ بەناڕەحەت ئەی خوێنێ لەبەرەوەی یەکەم ئەجری قورآن خوێندنەکە دووەم ئەجری ئەوەی کە مەشەقەتی تایە و ناڕەحەتی تایە جا کەسێکیش بە میمۆری یاخود بە سەماعەیە گوێی لێ بگرێ ئەجر و پاداشی خۆی دەستکرد پێویستمان بە شوێنێکی تایبەت و کاتی تایبەتە بۆ قورآن خوێندن ئەمە گرنگە بۆی من ئەم پرسیارەکەم یان لە هەموو شوێنێک ئەبێ مەسەڵەن من لە ناو بازاڕێک بووم دوکاندارم چوزانم جەنجاڵێکی زۆر هەبوو بابایەک لەسەر بۆ منە عەرەبانەکەی قورئانی لێ ئەدا ئەکرێ ئەمە ینی ئەو شێوازە قورئان خوێندن یان قورئان لێدان گوێگرتن ئەوانە چۆنن ینی دەزانچی ئەسڵ قورئان خوێندن لە شوێنێکا بێ گوێی بۆ بگری تەدەبوری تیاکەی قورئانەوەیە کە لە هەر شوێنێکا خوێنرا ئینسانە بێ بێدڵ بێ وە گوێی بۆ بکاتەوانە دواوە تەدەبوری تیاابێ فکری باتێ بەوانە ئەجی دەسەکەی بەتایەتی لە بازارڕ هەنێک جاری وایە سەعاربانەشت بۆ ڕیکلام و سیدی و ئەوانە بۆ فرۆشتن ئینا دوکانێکی خۆی هەیە کابرا دوکانێکی هەیە قورئانێک لێدا هیچ کێشەی نییە لە دوکانەکەی خۆیە بەس ئەگە لە نیو جەنجاڵی و قەرەباڵخی و ئەوە بێ خەڵکە بێ گوێ بگرێ جاکە خەڵکیش گوێی نەگرت و ئەوە دروست بوو لەگەڵ قورئان تێکەڵا بوو بۆ خۆی تام و لەزەتی قورئانەکە مەکانەتێکی بدەین بەڵێ ئەبێ مەکانەتێکی خۆی هەبێت چونکم ئینسان کە قورئانە خوێنێ لە ڕووی دەرونیەوە مرتاحە بێ چونکم تۆ کە قورئانە خوێنی لە ڕووی دەرونیەوە مرتاحە بی پێویستی بە کەشێکی ئارامی هەیە مامۆستا هەست دەکەم شتێکمان هەیە فەرزی کیفایەیە بەڵام لەگەڵ سونەتە لێمان تێک چووە جاری وایە وازانی سونەتە بۆ نمونە ئامادەبوونی نوێژە فەرزەکان دانی جەماعەتکردن هەیە ینی تەنانەت لە مانگی ڕەمەزانیشە ینی بیر لەوە ناکاتەوە کە فرسەتێکی باشی هەیە ڕەنگە ئیشیش نەکات مەجالێکی باشی هەیە بەڵام گرنگی بە نوێژە فەرزەکانی نادا وەزار سونەتەڵە بین نیم ینی ئەو پەڕی ئەجرەکەم دەست ناکەوێت مشکلە نیە ینی لە وەکو مامۆساوەتی لە ماڵەوەی کا و ناچێت بە جەماعەتەکانی وڵای زانکی مزگەوت و بەتابەتی جەماعەت جگە لە فەزڵە گەورەکەی جگە لە بەرەکەتەکەی وێت و کۆمەڵە خەڵکە بینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە فەزڵێکی گەورەی ئەوەیە تۆ ئەمرێکی پێغەمبەری خوا جێبەجێ کردو بۆیە چوون بۆ جەماعەت لەگەڵ ماڵەوە فەرقی زۆرە تۆ لە ماڵ و نوێژێکەکەی تەنها نوێژێکە بەڵام لە مزگەوت تاکەی بە جەماعەت دەیکەی خێری 27 نوێژە یەکێک لە ئیمامی عومەرەوە بزانم کە نوێژێکی جەماعەتیە فەوتێ یەک باخی هەیە ئەیکا بە خێر حەقی جەماعەتەکەی بۆ کاتو نایکاتۆ وەکو کەفارە نایکاتۆ بۆیە پابەندبوون بە نوێژی جەماعەت و حتا لە سەردەمی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم ئیزنی نییە بە عەبدوڵڵاه ئوم مەکتوم کە نابیناش بوو نییە بۆ مزگەوت جا خەڵک وازانێ بەتایەتی لە ڕەمەزانە تەراویحەکەی کات دوای ڕەمەزان مزگەوت و جومعە و جەماعەتەکەی کەمەکاتەوە زۆر باشە مامۆستا هەر بەماتی نوێژە وابزانم لە ڕەمەزانە کۆمەڵێک نوێژی دیکەمان هەن بێجگەل لە نوێژە فەرزەکان وەکو سونەت مارەسییان بکەین بە تایبەتی ترینیان کە تایبەتە بە مانگی ڕەمەزان تەراویح ئەمە چۆنە قوربان تەراویح یەکێکی تر لە سونەتی ڕەمەزان لە بەرەکەتی ڕەمەزان و سونەتی ڕەمەزان قیام اللەیل یاخود تەراویحە تەراویح پیغمبر فرمی صلی الله علیه و سلم حدیثی که صحیح من قام رمضان ایمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه افرمی هر کسی لرمضان قام یعنی شوقانی زیندو کاته و بتراویح با ایمانی که کامل و ایمانی وابه و چاوری پاداشی خواکا خوای گوره لگناهی لو پیشی خوش به بوی لفرموده کی ترا فرمجاری و امش خلل کی ترا لینه کوملگای ایمیا کابرا چه جماعتکه که وترەکەی هەنێت تۆ یەکسەر لە وترەکەیە دووە وترەکەیە یەک وترەکە ناکاتێت و بۆ ماڵۆ بەڵام لە هەمان کاتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من قام مع الإمام حتى ينصرف كتب قيام الليل هەر کەسێک لەگەڵ ئیمامە دەستی کرد بە الله ئەکبەری شەو نوێژەکەی ینی نوێژەکانی تەراویحەکانی حتا ئیمام تەواو ئەبێ کە ڕکاتی وترەکەیە سەلامەیەتۆ نەڕواتە دەرەوە تا تەواویەکە وەکو وایە شەو نوێژ تا بەیانی شەو نوێژی کرد بێ تا بەیانی شەو ئەمەش ئەجر و پاداشێکی زۆر گەورەیە بۆیە ئەمەش هەم سونەتە و هەم ئەجر و پاداشتێکە بەس جاری وایە کابرا ئەڵێ با وترەکەم بە ماڵەوە
لەبەرەوەی شەو نوێژەکەم بەس ئەمیلاقی بەسەر شەو نوێژەکە نییە تۆ کە وەترەکە و تەواو کرد دوای لە ماڵەوە دوی شەو بوو یەکی شەو بوو پارشەو بوو ئەتوانی شەو نوێژی تر بکەیت بۆ ئینسان بەر ئەو پاداشتە گەورە بکەوێ بۆیە ئەو فەرمودەی صحیح کە فەرمێ هەر کەسێک لێخۆشبوونی خوایەوێ با تەراویحەکانی نەفەوتێنێ. یەک پرسیار لەسەر وەتر مامۆستا وەتر ئێماکەین بە سێ ڕکات 2 ڕکات بەجیا و 1 ڕکاتیش بەجیا بەڵام لە هەندێک سەرچاوەیە بینیمانە کە سێ ڕکاتەکە بەسەرێکەوە کرێ ئایا ئەمەش سونەتێکە یاخود وا باشترە هەر 2 ڕکاتەکە بەجیا و 1 ڕکاتەکە بەجیا بکرێت ئەویش هەر کراوە بڵێن سونەتێکە سێ ڕکاتەکە ئەنێ مزگەوت هەیە سێ ڕکاتەکە بەسەرێک کۆی کا و یەک تەحیاتی بۆ خوێنێ دروستیشە لە شەرع سنەتی دیکەمان چییە سنەتێکی تر لە مانگی ڕەمەزان معلومی جەنابتانە مانگی دوعایە هەموو ئینسانێکیش لەم سەرزەویە بە تایبەتی لەم کۆمەلگای ئەمە احتیاجێکی هەر هەیە پێویستی بە دوعا هەیە کەس نییە لە سەروی بڵێ لە سەروی ئەوم پێویستیم بە دوعا نییە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک نەپارێتەوە لە خوا دوعا نەکا داوا و تەڵەب لە خوا نەکا خوای گەورە لێی تووڕێ و هەر یەکسەر لە باسی ڕەمەزانیشا کە و ئاەتانە یەکسەر باسی ئاەتی دوعایە وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني فليستجيبوا لي أو آياتي كالسورة البقرة يكسر بيامر خاص صلى الله عليه وسلم أفرمي الدعاء مخ العبادة بويا فرمي 3 لا ترد دعوتهم سيجور الإنسان هن خواي قولي دعاء رد ناكاته الإمام عادل إمامك عادلة الصائم حتى يفطر أو كسيك بالرجوع حتى رجوكيش كان الرجوع تا يواري ياخذ لكاتي رجوش كاندنا تاكاتي رجوش يا مظلوم يا لفرموديكي ترى فرمي دعاء رجوع إنساني مسلماني رجوع لما نجي رمضان قبوله بوي مانجي رمضان يكيك للسنة كان ويك دعاء وبيغمر خاص صلى الله عليه وسلم دعاء زورت ياكل حتى سرتاي رمضان بدعاء دسي بيكلو اللهم أهله بالأمن والأمان يكسر كفرمي مان يبيني يكم شيء دسي بورا كيشا بنجي بورا كيشا يكسر دعاء كخويا مان لب بأمن وآسايش وإيمان بس المعنى تبرنا بالسلم والإسلام يا بالسلام والإسلام بسلامتي وآشتي وبإسلامتي تبرنا بويا مانجي رمضان كي للسنة كاني ويا كإنسان زندوكاته وبدعاء كردن دعاء بو خوي بو كسوكاري بو احتياج كاني هم من بيسي من بيه ما مصاد جگە لە عیبادەتە کەسیەکان ئایا کردەوەگەلێکی دیکەمان هەیە سونەت بێ مەسەلەن بۆ منە یارمەتیدانی هەژاران و سیلە ڕەحم و ئەمانە لە مانگی ڕەمەزانە بە ئیفطار و وەکوتر داوەتکردنی خەڵک و ناندان بە خەڵکی بە شێوەیەکی گشتی ئایا ئەمانەش هەچنە بابی سونەتەوە بەڵێ ئەمە بەشێکە لەو عیبا سونەتانێک لە مابینی ئینسان و خوای گەورەیە ئەوە بەس بەشێکی ترمان هەیە لە مابینی ئینسانەکانایە و هەم سونەتیشە و بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە کە دوو بەشن یەکیان ئیفطارە ئیفطاری خەڵکێکە کۆی کەیتەوە لە ماڵی خۆتا لە شوێنێکە هەتا زانایانە فەرمونون پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ ئیفطار بۆ کەسێک کاتەوە وەکو ئەوە وایە ئەم ئینسانە چەندێک خێری گەیوە ئەویش ئەوەندە خێریەگا بەبێ ئەوەی خێری ئەو کەم بێتەوە ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وامان پێ فەرمێ بە هەمان شێوە زانایان دەفەرمونون ئیفطار یا ئەوەتە تێری بکە ئێوارە نان بخوا هەنێ زانا فەرمونون عولەما فەرمێ ڕەحمەتی خوایان لێبێ ئەگەرەک و بەلەتە خورمایە خورمایەکیش ئیفطارەکەی بۆ کاتەوە داوەتی کا لە سەفی نوێژەکە خورمایەکی باتێ بەرەو ئیفطارەیەکەوێ ئەمە لە مابینی ئینسانەکانە بۆیە مانگی ڕەمەزان یەکێک لەو سونەتانە ئەجر و پاداشتی گەورەیە کە عملی صالحە کردەوەی باشە سیلەی ڕەحمە خەیر و سەدەقاتە بەخشینە بۆ لەبەرەوەی کانە ڕەسوول اللهی ئەجودە الناس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر سەخی بوو بەڵام لە مانگی ڕەمەزانە زۆر سەخی بوو زۆر احتیمامی بە خەیر و سەدەقاتەیە زۆر احتیمامی بە چاکە و بە ئیحسانەیە زۆر خەڵکی هانەیە لە ڕەمەزانە دەستگرۆیی فەقیر و هەژاران کەن یاخود سیلەی ڕەحم بەکاربێنن یا سەردانی نەخۆشکەن چونکم هەمووی لە ئەجر و پاداشتایە زۆر سوپاس مامۆستا سەردار حەسەن و هەروەها کاکە بیلال حەسەنیش کە ماشەڵڵا ناوی باوکتان تاوەکوێک خی گەورە مۆفەقتان کە زۆر خۆشحاڵ بین کە لەم بەشە لە بەرنامەکە لەگەڵمانە بوون مامۆستا کاکە بیلال خی گەورە مۆفەقتان کە ئێوەش دەستان خۆش بێ خۆ تاعاتان قبول بێ ئەجمعین ئینشاءڵڵا بەڵە خۆشەویستانە چینە ناوبەڕێک و دواتر لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامە بین تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ
بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەس بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک. لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە، بازاڕی مراد، تەنیشت دوکانی حاجی عارفی عەتەر یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاق بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لێبنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕێکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریا ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەسەوابان نییە. پارشێو ناکەم. بەڕۆژێت بەڵێ بەڕۆژم. ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆبێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە.
گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیسبوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێتەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووا و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێبێت. ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵە خۆشەویستان ئێستا ئەچینە بەرگەی تەندروستی. لە بەرگەی تەندروستیە باشی بابەتێکی زۆر گرنگەکەین کەویش گۆشتە. مامۆستا بینی لەگەڵ گۆشتا چۆنە؟ زۆر خراپ. یعنی خۆراپ یانی چی؟ یعنی زۆر بەکەمی پێوێرم بۆ منە حەزی لە یەکەمان دێکجار بەڵام کە خرێتە سەرخوان و بۆمدارێ زۆر کەمی ئەتوانم لێ بخۆم نازانم بۆ بەس ببوورە من جاری وا بینیمە تۆ کە خواردن نەخۆی تۆزە ناشرینێکی راوە چونکە کڕێکی لەیەکی و تۆزێکی شەپرزەیەکی و خراپەکە ئەوەیە ڕاستە. بەڵە خۆشەویستان تەمان گۆشت خواردن هونەرێکی زۆر گرنگە. ئەگەر ئەو هونەرەی تیا بەکار نێنین لەگەڵ بەکاری نێنین بەتەچیت زیانێکی گەورە لە تەندروستیمانەدا. بۆیە ئەمڕۆ لەگەر دکتۆر شاڵاوە دکتۆر شاڵاو عارف کە بەڕێوەبەری کوشتارگەی سلێمانیشە باسی هینەکەین باسی گۆشت و واروها باسی جارە جۆرەکانی گۆشت دەکەین باسی ئەوەشەکەین چۆن گۆشتێکی باش هەڵبژێرین ئەجا چۆن گۆشت زیانمان لە نەدا ئەگەر کراس باسی سوودەکانی گۆشتی شەکەی زۆر باشەوە ڕۆژێک برادێکم لەگەڵ بوو لە ناو سیارەیەەکە ئیجازەی لێ وەرگرتم وتیها ئێستا دێمەوە لە لای هەندێک دوکانەوە سا چوو ئەلاگەیەکی ئاوان لە بندەستی نابوو هاتەوە چ خێرەوە چییە؟ وتیەوە گۆشتە وتم ئەو هەمووە چەند کیلۆتی 13 کیلۆ وتم پاشە 13 کیلۆ گۆشتێ بۆ چییە ماڵە ئاوا بێ وەڵا بەشی هەفتەیەکمانەکە بەشی هەفتەیە بڕابکە کاکی خۆمیانی من بەشی 3 مانگی منەکە ڕاستە وەڵا بەتەچید ئێستا بە تایبەتی کە ڕەمەزانە و بە تایبەتی بۆ ژەمی ئێواران گۆشت زۆرە خورێ ئەبێ یەکەم پرسیاریشمان لە دکتۆرەوە بێ بۆ گۆشتی سوور گران بوو مریشکش گران بووە بەڵام بە شێوەیەکی بەرچاو بۆ گۆشتی سوور ئەوە بە خێرایی سەرکەوت ئێستا با پێشوازی لە دکتۆر شاڵاو بکەین دکتۆر شاڵاو عارف سپۆڕی تەندروستی گۆشت هەموو کاتێکە دکتۆر جیان یاخەوە خێر بێت مانی ڕەمەزانی پیرۆز لە ئێوە و لە ستافی پەیامی عزیز پیرۆزەکەم لەگەڵ جەمیعی موسڵمانان جا دکتۆر یاخەوە بەخێر بێت تەوان پسپۆڕەکەی تۆ زۆر مەیمە ینی ئێستا زۆر دابەزینە سەری ئێستا دڵنیام لەوەی کە بینەرێکی زۆر دوعاکە خۆیان دکتۆر نەڵێ بەڕاستی ینی زۆر خراپ زۆر ترسناک نەیخۆن و ئەلە بابەتانە هەموو جۆرە خۆراکێک زیاخۆری تیا بکرێ ڕێژەی ڕێگە پێدراو نەبێت بە کۆتا زیان لەسەر تەندروستی فەرموو دکتۆر جان ئەم جاران تۆ بچێت شوێنی فەرموو دکتۆر جان بەخێر بێت یاخوا بەخێر بێت ئێمە لەگەڵ مامۆستا عەباسە بڕیارمان نا هەر لەگەڵ تۆ دانیشتی ئەکسەر پێ بڵێم بۆ گۆشتی سوور گران حەقی خۆیەتی طبعاً سپاسانەکەم دووبارە پیرۆزبایی لە تەواوی موسڵمانانەکەم سپاس دەکەین ئیشەڵا ئەم مانگەمانێکی خێر و خۆشی و بەرەکەتە بێ بۆ هەموو لایەکمان پشتیوان بخوا هەڵبەتە گۆشت من متفق نەبووم لەگەڵ مامۆسایە توانم بڵێم یەکێکە لە هەر خۆراکە سەرەکیەکانی باشەکان ئەتوانم بڵێم گۆشت سەرچاوی بەردەوامی ژیانە هەڵبەتە لەبەر ئەوەی کە من ئەزانم سوودەکەی لە ڕووی زانستیەوە بۆ تاک چۆن ئەگەڕێتەوە جامیش ئێستا هەرشی پێچوانەکەم هەڵبەتە ئەو بۆ خۆی گۆشتخۆرێکی باش نییە آخر منیش بۆیە ئەبێ خەناعەتی پێ بکەم لە ڕووی عیلمەوە نەک لە ڕووی با بڵێن خۆشی و ئەمانەوە هەڵبەتە با بڵێن ئینسان یا تاک یا مرۆڤەکان
لە لەش یا کۆئەندامی بەڵێن کۆئەندامە جۆرا و جۆرەکانی لەشی مرۆڤەکان پێویستیان بە 20 جۆر ترشی ئەمینیە بۆ ئەوەی پرۆتین دروستکەن، بۆ ئەوەی ئەنزیمەکان دروستکەن، بۆی هۆرمۆنەکان دروستکەن. لەم 11ی با بڵێن سەرەکی نین پیان ئەوترێن نۆن ئیسێنشیەل ئەمینۆ ئەسید. ئامی 11یان سەرچاوەکانی غیرە سەرچاوی بەرهەمی ئاژەڵیە. نۆیان سەرەکین. نۆ ئەمینۆ ئەسید، هانی نۆ دانیان ئیسێنشیەل ئەمینۆ ئەسیدن سەرەکیەکانن کە سەرچاوی سەرەکیان بەروبوومە ئاژەڵیەکانە. لە نێویانە بە دەرەجەی یەکەم گۆشتە، شیرە و سپیاییەکان باڵێ هێلکە و ئەمانەی کە بەروبوومی ئاژەڵین. ئەمە نۆی سەرەکین. بەبێ ئەمانە ناتوانرێت با بڵین ئەنزیم، هۆرمۆن، تەمان کە ئێمە لەشی ئێمە و زیندە چالاکیەکانی ڕۆژانەی ئێمە پشتە بەسێ بە کۆمەڵێک کردداری فەسلەجی کە لە جسما هەیە، ئەنزیم تایە بەشدارە، هۆرمۆن تایە بەشدارە، پرۆتین خۆی کە ئەتوانم بڵێم بنیات نەری سەرەکی با بڵین نۆژەنکردنە و بنیاتی خانە و شانەی لەشی مرۆڤەکانە. ئەمە هەر سەرچاوەکەی ئەمینۆ ئەسید و یاخود با بڵین گۆشتەوە لە گۆشتەوە سەرچاوەکەی وەرەگرێ. جگە لەوەی کە با بڵین کانگایەکی زۆر دەوڵەمەنی زینکە، زینک کە ئەتوانم بڵێم بەرگری یا سیستمی ئیمیون سیستمی پێوتری یاخود سیستمی بەرگری لەشی مرۆڤەکان بەهێزەکە و جگە لەوە پێست با بڵین تەندروستی پێسە پارێزێ، جگەلەوە تەندروستی کۆئەندامی زاوزێ و زۆربوونە پارێزێ، جگەلەوەی کە گەشە ئەکا ئاسنی تایە، ئۆکسسیجین بە تەواوی لەشە گوێزێتەوە و جگەلەوە ئایۆدینی تایە کاچێتە پێگاتەی تایرۆید هۆرمۆنەکان و تایرۆیدیش خۆمان نەزانین گرنگی و مەهامی زۆرە لە ژیانی ڕۆژانەی تاکە. ئەمانە و زۆرێکی B12 سەرچاو کانگایەکی زۆر گرنگی B12 بە B12 با بڵێن پێگاتی یاخود با بڵێن داعم یا پشتگیری و پشتیوانیەکی سەرەکی کۆئەندامی دەماری ئینسانەکانە. ئۆمیگای سیتیایە، ئۆمیگای سێ بۆ تەندروستی دڵ و مێشک سەرەکیە کەواتە ئەم هەموو سوود و گرنگی ڕۆژانەیە خوازیارم ڕائەکەتی گۆڕی. زۆر باشە. پرسیارەکەی من ئەوەیە جەناوی دکتۆر، ئێمە لاریمان نییە لەوەی فعلەن گۆشت بەهایەکی خۆراشی گەورە و ئەوەی تایە بە تایبەتی پرۆتینەکە. ئەم بە خۆراشی و پرۆتینانە لە ڕۆکەکان دەست ناکەون لە کاتێکە هەر ڕۆکەکەون ئەبنە سەرچاوی زیندەی گیاندارەکانیش ئاژەڵەکانیش. ئەو گۆشت و بۆ پرۆتینانە هەمووی دوجار بۆن منە لە ڕۆکەکانەوە وەریەگرنەوە بە. بۆچی هەنی پرسیارەکە ئیزافەکەی ئەوەیە کە خەڵکانێک هەن بانگەشەی ڕۆکی بوون و ڕۆکدۆستی و نەخواردنی گۆشتی ئاژەڵانەکەن و پێشان وایە ئەوان خەڵکانێکی سروشتی ترن تاوانی. هەڵبەتە ئەمانەی کە بۆم باس کردیت ئەم نەقسانەی کە دوجار بەهۆی بەکارنەهێنانی گۆشت و بەروبوومە ئاژەڵیەکانەوە لە تاکێکا دەرئەکەوێ پاش مدەتێکی زۆر لە بڕیاردانت لەسەر ئەوەی کە تۆ ڕۆکی ژیان بەڕێ بکەی. هەڵبەتە من لە ڕووی زانستیەوە من زۆرێک لە پزیشکانی هاوڕێم هەن با بڵێن ڕۆکی بوون و زۆریش گفتوگۆیەکی زانستی و مناقەشاتی زانستیمان کردووە لەسەرەوەی کە هەڵەیە دوجار گەیشتونەتەوە سەر و قەنەعەتەی کە واز بێنن لە باڵێ یعنی باڵانسە بێ ڕابگری. من لەگەڵ زۆر بەکارهێنانە نیم هیچ جۆرە خۆراکیە بۆ با بڵین سەرەتای پرسیارەکەت یاخود سەرنجەکەی جەنابەت ئەگەڕێمەوە سەر وەڵامی ئەڵێم نۆ جۆر ترشی ناوچی سەرەکی هەیە با بڵین ئەو ئەمینۆ ئەسیدەکان ترشە ئەمینیەکان نۆ دانیان هەیە تەنها لە ئاژەڵ و بەروبوومی ئاژەڵیابوونی هەیە لە ڕووەکە دەست ناکەوێت. سەرەکیشە بۆ پێگێنانی هۆرمۆن و ئەنزیمە گرنگەکانی کە لە با بڵێن زیندە چالاکیەکانی ڕۆژانەی خانەی لەش و شانەکان خانە و شانەکانی لەشە بەکارهێنێت. دوجار ئەمە کاریگەری نێگەتیڤ و نەرێنی لەسەر تەندروستی ئینسانەکان دروستەکە ئەگەر بێت و مەسەلەن تۆ وەکو ڕۆکیەک بڕیار بدەی ژیانی خۆت بکەیت و وازبێنی لە با بڵین خواردنی بەروبوومە ئاژەڵیەکان بە شێوەیەکی گشتی هەر بەتەنیا گۆژ نییە. بۆیە من لەگەڵ ئەوەیە بەتەنیا باشترین چارەسەر ئەوەیە کە تۆ بەردەوام لە بەکارهێنانیاوی بەس وەکو ئەو
هاوڕێی جەناوی شت ناکە لە هەفتەیە کاسیانزەش کامە لە ڕووی تەندروستیەوە بە زیانەگەیە بۆ خۆی و خێزانی. زۆر باشە بە ئێستا لە ڕووی زانستیەوە دکتۆر ڕوونت کردەوە کە گۆشت پێویستە بەڵام پرسیارە سەرچەکە پرسیارە گرنگەکە ئەمەیە چۆن گۆشت بخۆین؟ هەڵبەتە تۆ ئەبێ ئێمە پرسیار بکەین چۆن سەرەتا گۆشتێکی تەندروست بەتاکیدەوە ئەو پرسیارەمان ئەو پرسیارەشمان بەرهەم دێت چۆن دەیناسینەوە شوێکم سەلامەتی خۆراک ئەمەیە تەکید لەوە بکەمەوە سەلامەتی خۆراک بەشێکی سەرەکی بەدیهێنانی سیستمی سەلامەتی گشتیە کە لەناو کۆمەڵگا هەیە کە پێوترێت پابلیک هێلس باشە کەواتە با پرسیارەکە بگۆڕین چۆن گۆشتێکی باشمان دەستکەوێ بۆ ئەوی کە ئەو سوودانەی کە جەنابەت باست کرد ئەو سوودانەمان پێ بگەێنێ هەڵبەتە گۆشتێک ئەگەر سەرچاوەکەی با بڵین لە کێڵگەوە هەتا دەگاتە سەر سفرە و خوان و دوجاریش بەکارهێنانی لەلایەن هاوڵاتیەوە بە ڕێوشێن و سیستمی سەلامەتیات تێپەڕ و یاستاندەری تەندروستیە گوزەری نەکردبێ دوجار ئەم گۆشتە یا هەر خۆراکێکی دیکە سەرچاوی سەرەکی زیانگەیاندنە بە تەندروستی ئێستا و ئایندی بۆیە دێمەوە سەر ئەو بابەتی دوجار ئەگەر لە کێڵگایە دڵنیا بووین لەسەر ئەوەی ئاژەڵ دەرمان کێشەی دەرمانی نییە بەکارهێنانی کە پێوتێ دراگریسی ژوەڵ ئلیمنتەکان و کۆمەڵێک ڕێوشێنی ئیداری کە بۆ ئەوەی ئاژەڵەکە بە تەندروستی بگاتە کوشتارگە ئەوجا لە کوشتارگەیە ئەبێ بە هەنگاوەکانی کوشتارکردن و تەندروستە تێپەڕی بەیانی بە پشکنینێ کاتێپەڕی بێ کە پێوترێ پشکنینی پێش سەربڕین لەلایەن ستافی تایبەتەوە پشکنینی بۆ کرابێ لە پشکنینی پاش سەربڕینی شاتێپەڕی بێ ئەمە چاودێری ئەو ئاژەڵە ئەکەن لە پێش و لە پاش کوشتارکردن کە هەڵگری نەخۆشی گوازراوەکانی نەخۆشی گوازراوەکانی ئەمە خۆمان نەزانین ئەتوانم بڵێم لە 60 نەخۆشی گوازراوەکان ئاژەڵ و بەروبوومی ئاژەڵیەکە بۆ ئینسانەکانی گوێزرێتەوە دوجار ئێمە جۆمان ئاگامان لە کۆرۆنا بوو چ کارەساتێکی لەناو کۆمەڵگەی مرۆڤایەتیە دروست کرد ئاژەڵ بوو سەرچاوەکەی لانچیا بە هەمان شت ئینفلۆنزای باڵندە بە هەمان شت با بڵین برۆسیێلا و کە نەخۆشی گرانەتە حومەی ماڵتایە سکچوونە ئەمانە کە عامەیە کە ئێمە گوێی لێ بێ ئەمە هەمووی سەرچاوەکەی ئاژەڵ و بەروبوومی ئاژەڵی ئابێ لەویای ئێمە دڵنیا بین لە پێش و لە پاش کوشتارکردن پشکنینەکەی بۆ کرابێ دوجار پرۆسیجەری بەرهەمی گۆشتەکە تەندروست بێ واتە لە پێش سەربڕی نابێ ئاژەڵەکە بەلانی کەمەوە مەسەلاەن 5 ساعات 5 کاتژمێر هێورت کردبێتەوە گلایکۆجینی سرف نەکردبێ تاکو ترشی لاکتیک دروستکە و ترشی لاکتیکەکەش نێڵە خوێن لە لەشی ئاژەڵەکە بچێتە دەرەوە ناتەندروست دەرچێ ئەو لاشەیە با بڵین کە ئەڕوات بە چەند قۆناغێک کابێت دوو لە سەرسەیەک لە سەردووی یەک لە سەردوو تا دوو لە سەرسەی خوێنی لەشی تێپەڕی بێمە دڵنیابین پرۆسیجەری زانستیە بۆی دڵنیابینەوە خوێنی لەدەستبوونەوەیە لەوێ دەسەکەوێت کاک دکتۆر لە کاتێکە بۆنە بیسی مەڕ ئاژەڵ یان سەر ئاژەڵ ڕیز کراون یەکی بە بەرچاوی ئەوی ترەوە سەر ئەبڕێن ڕاستی ئەمە هێور بوونەوە تێک نادایە ناخێر بەتەکی تەبان خۆی سترێس یاخود تێکچوونی باری دەرونی ئاژەڵێک کە ئەمە کاریگەری لەسەر تەندروستی گۆشتەکە دروستەکە بە کۆمەڵە شت ئێمە خۆمان نەزانین لە ڕووی شەرعیش و لە ڕووی زانستی شۆ کە متتەفیقین نابێت ئاژەڵ لە بەرچاوی ئاژەڵە کوشتارەکەی بۆ کرێت چێکم ئەمە تووشی دڵە ڕاوچیەکە و ئاژەڵە و دوجاریش خوێن لە لەشی دەرناچێت ینی ئەوەی پێ ناکرێت ئابێ پێشەوەی کە تۆ کوشتاری بۆ بکەی بە هیچ جۆرێک ئاژەڵێ لەگەڵ ئاژەڵێککە سەربڕینی بۆ نەکرابێت لە کاتی گواستنەوەیە بەریەکەوتن دروستە بێت لە بینی ئاژەڵەکانە کە ئەمە تای ئاژەڵەکان بەرزەکاتەوە بە هەمان شێوە گلایکۆجین با بڵێن سەرفەکە و ترشی لاکتیک دروستەکە بێتەوە 5 ساعتەکە تەنها ئاوی بدەیتێ لە شوێنێکی سێبەرا دایبنی هێور بێتەوە ئەو جادانە دانە ئاژەڵەکان ئەبێت بۆ پرۆسی کوشتارکردنەکە ئەمە پرۆسەیەکە کە کاریگەری دوجار لەسەری دروستەکە هەر قۆناغی لە کوشتارکردن بۆ خۆی کۆمەڵێک با بڵێن پێوەری تەندروستی بۆ گۆشتەکە ئاگەڕێتەوە ئێمە ئەبێ دڵنیابین ترشێتی و گۆشتە 5.6 بۆ 5.8 بێ ئەبێ لە سفر و ناقزیەکە 6 ساعت دوای هەموو قۆناغەکان لە ناو ساردکەرەوە داینین ئام گۆشتە کە لە کوشتارگایە دەرچوو دێتە کوێوە دێتە ناو
تەمانەوێ بە ڕێگەی زانستی بە ساردکەرەوە و ڕێگەی زانستی لە سفر بۆ ناقزیەک بیگوێزیتەوە بۆ دوکانی گۆشتفرۆشی بەڕێز دوکانی گۆشتفرۆشی بەڕێز ئەبێ ڕێوشوێن و ستاندەری تەندروستی بەکاربێنێ لە ڕاگررتنی پلەی گەرمی ناو دوکانەکەی بەکارهێنانی دەستکێش نابێت چەقۆیەک لە لاشەیەکۆ بۆ لاشەیەکە بەکاربێنجێ ئەبێ ئۆڤنی تیاابێ چەقۆکانی تاقیم کرێت چەقۆی هەڵواسرا و داننرابێ کاشی بیانی کۆمەڵێک مەرگەر ئەمانە ڕەچاو نەکران ئەمە نەکراتوانە بڵم گۆشە تەندروست نییە بەس دکتۆر یەکیشت مهمە هەر بۆ پشتیوانی قسەکەی تۆ ینی من هاوڵاتیەکەم گۆشتمەوێ من چوزانم ئەم گۆشتە بم پرۆستەیە ڕۆشتووە لە چێلگەیەکی خۆماڵیەوە هاتووە لە چێلگەی دڵنیاکەرەوە هاتووە لە چێلگەکە و تاکوەگاتە ناو دەمی من ڕاست ئیشی هاوڵاتیکی ینی ئەمە ئیشی خەڵکی لاەن ئەمە ئیشی ئەمە نییە ینی ئەمە گۆشتمانەوێت دوجار چێ مەسئولە لەوەی کە ئەم گۆشتە باشە بگاتە ناودەمی ئەمە یەکەم جار تۆ هاوڵاتی ئەبێ ئەم وەڵامەکەم من بە جۆرێکیکە بۆ جەنابەت ئەدەمەوە منی هاوڵاتی چۆن دڵنیا بم ئەم گۆشتی کەی کڕم بەم ڕێو شوێنانەیە تێپەڕیوە یەک ئەبێ هەڵگری مۆرێک بێ ئەبێ و دوکانی گۆشتفرۆشە هەمومان لە دوکانی گۆشتفرۆشەوە ملاحەزەی پاک و خاوێنی لای هەموو تاکێ دروسە بێ ینی بڕۆ ناو دوکانێکی گۆشتفرۆشەوە تی ئەگەی لەسەروێم گۆشتفرۆشە بە ڕێگەیەکی تەندروست کارەکە یا ناتەندروست کارەکە گۆشتی هێناوەتە دەرەوە پلەی گەرماکەی بەرزە پیس و پۆخڵە خاوێن نییە جلوبەرگی خاوێن نییە ینی ئەمە ملاحەزەی یەکەمی تۆیە کە چوویتە ناو دوکانێکەوە تەماشا ئەبێ بکەی ئەو دوکانە مەرجەکان و پێوەرەکانی بەدڵی توێیە جێی سەرنجە ئایا گۆشتەکەی مۆری پێوەیە دێتە سەرەوەی خۆت وەکو هاوڵاتیە گۆشتێکی ناتەندروست و تەندروست چۆن لە یەکتری جیا بکەیتەوە تەمان هاوڵاتی بەڵێ ینی ئەوە دووەم هەنگاوە توی هاوڵاتی ئەبێ هۆشیاریت بایی هێندە بێ چۆن گۆشتێکی ناتەندروست لە تەندروست ژیاکەیتەوە تەبان لە ڕێگەی فیزیکیەوە ئیشی هاوڵاتیەک نییە بزانێ ئەمە سیستمی لیمفاتیکی هەڵگری چون خۆشیەکە گۆشتی چیە کۆ ئەندامەکانی ئەمە ئیشی خەڵکێکی پسپۆڕە بەس ئیشی هاوڵاتیەکە کە تەماشای کرد گۆشتەکە مەسەلەن بینی ڕەنگی گۆشتەکە یەکەم شت لە ڕێی چاوە ئەبینی ڕەنگی گۆشت سەرەتا سوورێکی ئەرخەوانیە بۆ لەبەرەوەی هیمۆگلۆبینە یاخود با بڵین جۆرە پرۆتینێکی تیا ئەو ڕەنگەی ئاياتێت لە بەمروری زەمن لەگەڵ ئۆکسسیجینە کارلێکەکە ئۆکسی گلۆبین پێگەێنێ کە لەگەڵ ئۆکسسیجینە ڕەنگەکەی ئەبێتە سوورێکی با بڵین جێلاسی ئەمە ڕەنگی گۆشتەکەوتی سوورێکی جێلاسیە ئەی ئەگەر بینیمان مەسەلەن خۆڵەمێشیەکی تۆغ بوو ڕەش بوو بۆەوە پەڵەی سەوزی تیا بوو مەسەلەن قاوەیی پەڵەی تیا بوو ئەمە یەکسەر تۆ بێ سەرنجە بۆ ڕاکێشەکەمە بەکتریا و کەڕوەکان کاری لەسەر ئەم لاشەیە کردو تێکیدا ڕاستە بۆنی نەگۆڕیوە باز بە ڕەنگەکەیە یەکسەر ڕەنگەکەی ئەوەت پێڵە دوو دەست بدە لە گۆشتی ئاژەڵێکی تەندروستەوە کە نەخۆش نەبێ دەست بەجێ یەکسەرە گەڕێتەوە بۆ لەبەروی بە سەرشانەکانی پتە و بەهێزە دەنەخێر ئەگەر کاریگەری ئەنزیم و بەکتریا و کەڕوەکان لەسەر ئەو لاشەیە هەبێ کە پەنجەت خستە سەر لاشەکە جێگەکەی بەجێ مێنێ بە چاڵی ناگەڕێتەوە بە شێوەیەکی با بڵین خێرا کە بۆنی لاشەکەکەی بۆنێکی بێزار کرد بۆنی گۆشت جیاوازە لە بۆنێک کە کاریگەری بەکتریا و کەڕوەکان لەسەر گۆشتەکە بوو بێ گۆشت تەڕە ڕاستە تەڕە بەس لینج نییە بەڵام ئەگە دەستدا لە گۆشتەوە لینجیەکی پێوە بوو حتمما کاریگەری ئەنزیمی بەکتریا شیکردنەوەی بەکتریا و دەردانی ئەنزیم یا با بڵین تێکدانی تێکسچەر و ستراکچەری گۆشتەکەیە ئەو لینجی لەسەر گۆشتەکە دروست کردووە باسی شێداری ناکەم باسی لینجیەکەم کەواتە مامۆ ڕێگانێک کاوڵاتێکی یاسایی دەتوانێت بیناسێ پێشەوەی بچینە نێو پرۆسی چۆنێتی خواردنی گۆشتەکە چۆنێتی ئامادەکردنی گۆشتەکە پرسیارێکی گرنگە هێویشەوەیە ئێمە کاچینە بازار چەند جۆر گۆشتە بینی باشە بەڕاست چەند جۆر گۆشتمان هەیە کامەیان تەندروستی ترین و باشترینە ئێمە بیکەینە ژەمە خۆراکی خۆمان هەڵبەتە گۆشت دوو جۆر گۆشتت هەیە گۆشتێکیانت هەیە گۆشتی سپیە گۆشتی سوورە گۆشتی سپیە مازانین ماسیە و مریشکە و کۆمەڵێک لەمانە گۆشتی سپیان پێوتێ گۆشتە سوورەکەش گۆشتی ئاژەڵی گەورە و با بڵین بچووک یا با بڵین مەڕوو بزن و ڕەشەوڵاکە ئاژەڵی گەورە و بچووکن ئەمانە گۆشتی سوورن هەڵبەتە لە ڕووی پێگاتەوە هەمویان خاڵی هاوبەشیان هەیە هەمووشیان تایبەتمەندی جیاوازی خۆشیان هەیە گرنگترین گۆشت لەواچێ لای خەڵک زۆر
مەرغوب نەبێ مەسەن گۆشتی بزنە یەکێکە لەو گۆشتانەیە توانم بڵێم لە ڕووی تەندروستیەوە لە تەواوی گۆشتەکان سوود و قازانجی زیاترە بەڵام لە ڕووی خواستەوە هاوڵاتی خواستی لەسەر خواردنی گۆشتە نییە گۆشتێکی زۆر بە سوودیشە جگە لەوەی ئەم پێگاتانەی کە لە سەرەتایە باسم کرد لە هەمویان نابوونی هەیە مەسەلەن تۆ یەک نمونەی بەسیتت پێ بڵێن لەسەر ئەوەی کە هاوڵاتیەک نەیزانێ جگە لەوەی ئەم پێگاتانە لە هەموو گۆشتەکانە هەیە چەوری لای خەڵک مەرغوب نییە و ناخورێ هینی ئاژەڵ دەمال علم چەوری دایان جۆر سوودی هەیە ئەمە تەشجیعی هاوڵاتی ناکەم چەوری بخواچوەکەم چەوری ئەگەر بە ڕێژەی دیاریکرا و ڕەچاوکردنی حاڵەتی سەحی و تەندروستی تاکەکە نەبێ زیان بە تەندروستیەکەی گەێنێ بەڵام مەسەلەن ترشێکی تیا لینۆلیک ترشێکە کە دش بە دروستبوونی شێرپەنجەی کۆڵۆن و سنگکارەکە مەسەلەن ڤیتامین ئیەکی دەوڵەمەندی تیا هەیە لە گۆشتا و لە چەوریشا بە تایبەتی کە دش بە فری ڕادیکاڵەکان کارەکە ڕەگە سربەستەکان کارەکە کە کاری ڕەگە سربەستەکان مەسەلەن سەرەتای دروستکردنی نەخۆشی شێرپەنجێ بە شێوەیەکی گشتی و نەخۆشیە درێژخایەن و پیربوونە کاتە من ناتوانم بڵێم گۆشتێکی معەیەن جیاواز هەمووی تایبەتمەندی خۆی هەیە و هەمووشیان سوودی هاوبەشی خۆشیان هەیە دکتۆرجان ئێمە با بڵێن خواستمان لەسەر گۆشت جۆرا و جۆرە مەسەن بۆ منە گۆشتێکمانەوێ بۆ شفتە یەکێکمانەوە بۆ کەباب یەکێکمانەوە بۆ کفتە یەکێکمانەوە بۆ کوڵانەوە بۆ قۆزی نازان بەڵام کاڵەی گۆشت هەموویە پێگوترێ گۆشت ینی تۆ بۆ نمونەمە لەوانەیە شێفە بەڕێزەکانیش ینی پشتیوانی ئەم پرسیارە بکەن جاری وایە تۆ گۆشتێکە کڕیوە کابانەکەی کاتە ناو ئەو مەنجەڵەکەەوە ئەڵێ گۆشتەکە زۆر کەمی کرد ینی نازانی گۆشتەکە چی لێات قسەکە لەسەرەوەیە گۆشت پۆلێ نەکرێ بۆ خواردنەکەی مەسەن بۆ منە من ئەمڕۆ شفتەمەوێ بە قەسابەکە بڵم گۆشتەکەم بەرە بۆ شفتە بەانی بۆ کوبەمەوێ پێ بڵم بۆ کوبە بۆ قۆزی پێ بڵم بۆ قۆزی پێ بڵم بۆ کەباب ینی گۆشت هەر هەمووی گۆشتی پێگوتریان گۆشت جیاوازە ینی گۆشت لەبەندی بۆ کرێ بە ڕووی زانستیەوە گۆشت تەبعاً ئاعتیما دەکرێتە سەر شێوە و قەبارە و ڕێژی چەوری کە لە گۆشتا هەیە مەسەلەن پلەیەک کە بۆ ئەم جۆرە خۆراکانی کە جەنابەت باسیەکەی بەکارەهێنرێت ئەبێت لە شێوە قەبارەیە گۆشتەکە چوونیەکە بەستەرشانی بەهێزی هەیە بەرکەوتەی نییە نەخۆش نییە و لە 180 بە تەنهاشانەی چەوریە 180 ئەمە لە خۆراکی ماڵانە بۆ خۆراکە جۆرا جۆرانی کە جەنابەت باسیەکەی بەکارەهێنرێت و دەرەجەیەکی گۆشتی پێوتێک لە دوی گۆشمان هەیە کە ئەمەیان لە 150 شانی چەوریە لە شێوە قەبارەیە ناچوونیەکە بەرکەوتە نییە و نەخۆش نییە ئەمە تەنها و تەنها کە لە زۆر دوکانی گۆشتفرۆشیشان من ئەمایی بینم و ئەشتوانم بڵێم لە شێفە بەڕێزەکانیش بەکاری هێنن وەکو گۆشتی پلەیەک لە ڕێستۆرانتەکاندا ئەمە پلە دووە تەنها لە پیشەسازی گۆشتی لە قوتونانی گۆشتا بەکاریە من بینیومە لە مەسەلەن مەتاعیمیشە بۆ خوانی خۆراکیش بەکار هاتووە ماڵی لەمەوە دەرەجە دووە لە ڕووی تەندروستیەوە بەهای خۆراکی هێندە نییە کە لە خوانەکانە بەکاربێ ئەبێت تەنها لە پیشەسازی گۆشتا بەکاربێنرێتەوە بۆ لە قوتونان دروستکردنی گۆشتی لە قوتونان گۆشتێکی کەمانەیە کە لە هەر هەمویان خراپترە دەرەجەی نییە بەس دەتوانم بڵێم لە 125 شانەی چەوریە کە من زۆربەی حاڵەت ئیسا من لەسەر عەرەبانەکانی بینم کە بۆ قیمە بۆ لەفەی قیمە ئەکرێ بۆ گۆشت بە ناوی گۆشتی سوورەوە ئەدرێ ئەمە دەرەجەسیەیە کە لە پاژماوەی گۆشتی کە لەسەر و کۆمەڵێ وردە گۆشتە کۆیان کردوەوە لە کوشتە ناوسک و ئەمانە یا هینیان کردویانە بە قیمە یا کردویانە بە پارچە پارچە گۆشت و بە لەفە لەسەر باڵێن لەفەی عەرەبانەکانی بینم کە ئەمە لە ڕووی بەهای خۆراکیەوە لە هەمویان نزمترە و بە هیچ جۆرێک شیاو نییە بۆ خۆراک بۆ جۆرە بەکاربهێنرێ ئەوەی شیاوە بۆ خۆراک پلەی یەکە و لە خوان و ڕێستۆرانتەکان نابێ بەکاربهێنرێ زۆر باش بە ئێستا بابزانم کاتی ئەوەیە کە بپرسین گۆشت چۆن بخۆین زۆر باشە و سوودی لێ ئەبینی مهمە قەنەعەتەکە بۆ بینەرە بەڕێزەکە هەتا ئێستاش قەنەعەتی نەکردووەڵێ بۆ بینەرە بەڕێزەکانە هەڵبەتە گۆشت جارێ بە بازاڕی کردن ئەبێ بزانین هاوڵاتیەک چۆن گۆشت دەکرێت گۆشت دەبێت دوا هەموو مسواکردن یا بازاڕی کردن گۆشت هەڵەبژێری و
ئەیباتەوە ماڵەوە نەک گۆشت بکڕیت و 2 سەعات لە ناو بازارە خۆ بخولێنیتەوە بچی ئەمە بکڕیەوە بکڕی بۆ طبعاً سەبەبی هەیە سەبەبەکەی لەوەیە گۆشت کانگایەکی وەکوتم دەوڵەمەنی پرۆتینە و خوێنێکی ڕێژەیەکی باش خوێنی شیتیا هەیە ئەم دووشتە باشترین کانگایە بۆ ئەوەی کە لە ماوەی 20 دقە بۆ 2 سەعات لە 5 پلەی سەدی تا 6 پلەی سەدی کە پێوترێت زۆنی مەترسیدار هەموو پاثۆجین ئۆرگانیزم بەواتایەکی کە بەکتریا زیان بەخشەکان بە شێوەیەکی سەرەکی دەست بە گەشەکردنەکەن خودی خۆیان و ژەهرەکانیان لە ماوەی 20 دقە بۆ 2 ساعت کەواتە مسواکردنی تۆ بێ گۆشتەکە دوجار بێ خێرابی بیتەوە ماڵەوە کای بیتەوە ماڵەوە ئایا ئێمە چۆن گۆشت هەڵەگرین گۆشت خەز نەکەین لە ناو سەلاجە ئێمەمانوێت لە هەفتەیەکە گۆشتەکە بەکاربێنین یا بۆ ماوەیەکی دوور و درێژ بەکاری بێنین نەزانین ساردکەرەوە دەرەجەی حرارەکەی لە خوار 5 پلەی سەدیایە ئێمە خۆمان لە کوشتارگەیە کە گۆشت بەرهەمێنین بۆ فرێشی لە 0 بۆ ناقزیەکە تقریبا 6 سەعات لە 0 بۆ ناقزیەکە با بڵین شانەکان یا ڕیشاڵە ماسوولکەیەکان ئەبەستێنین بۆ ئەوەی بۆ ماوەی 24 ساعت تا 48 ساعت ئێمە بە فرێشی لە بازارە مامەڵی لەگەڵا بکەین کەواتە تۆ کەیبیتەوە ماڵەوە بێت لە هەمان دەرەجەی حرارە 0 بۆ ناقز 1 بۆ ماوەی درێژکەیتەوە 48 ساعتی ئێمە بۆ 5 ڕۆژ درێژکەیتەوە ئێگەر بمانێ بۆ ماوەیەکی درێژخایە نەبێت لە ناقزەشدەیە هەڵیگرین لە بەستێنەرەکانایە لە سەرەوەیە بەستێنەری سەلاجە یاخود ساردکەرەوەکانمانە ساردکارەوەی ئەدایانین ئەگەر بۆ ماوەیەکی دوور و درێژ بێ بکەینە ناو کیسەوە چەورەکەی ڕۆی لەسەرەوە بێ لە هەڵگرتنی گۆشتا باشترین گۆشت ئەوەیە کەمترین چەوری هەبێ ینی کەمترین چەوری هەبێ ئەو جۆرە گۆشتە هەڵگری ئەگەر هەشی بۆ ڕۆکەی لەسەرەوە بێ هەوا لە کیسەکە دەرکەی بەشی یەک ژەم بێ یەکێ لەو هەڵانەی کە لە ناو ماڵەکانە ئەکرێ گۆشتەکان کە هەڵەگرین بەسەرێکە ئەیپەستێوی ئەوە هەڵەیە ئەبێتە هۆی تێکچوونی ئەو گۆشتا بێ و گۆشتە بینی هەبێ ئەگەر بمانەوە بۆ ماوەی 2-3 ڕۆژێ بەکاری بێنین ئەبێت لەسەر سینیەک دای بنین و بیکەینە ناو خوارەوەی سەلاجەکە لە سەلاجەکە یاخود ساردکەرەوەکەیە دای بنین لە سەلاجە ساردکەرەوە دەرەجەی حراری 0 بۆ ناقزیەکە تاکو 2-3 کێشەی نییە لەو پلە گەرمەیە بەڵام ئەمە کە دایانی جاری وا هەیە خوێناوەیاتەوە ئەوە بە ملاحەزە وەربگرین ئەگەر بمانەوە بیشی کەینەوە ئەو گۆشتە بکەینەوە تەمانی ساب پلی گەرما بەرەو بەرزبوونەوە و گەرما ئەچێت کردنەوەی گۆشت پرۆسەیەکی زۆر هەستیارەکە لە هەموو ماڵێکی تاکی کوردیا بە هەڵایەکرێت و خۆی دەبێتە سەرچاوەیە بۆ گواستنەوەی نەخۆشی و گۆشتشی خوا هیچ بەهایەکی نییە لە ڕووی خۆراکەوە بۆچی لەبەرەوەی گۆشت ئەبێ لەم پلە گەرمەی تر کە بەرزە بێتەوە بەرەو هاوی نەڕۆین لە خوارەوەی سەلاجەیە لە دەفرێکا دای بنین و لەسەر سینیەک دای بنین کە خۆی تا بەیانی لەسەر خۆ خاو بێتەوە کابانی ڕەحمەتت لێ کابانی ئەمە یەکسەر هەڵیاتە بەر ئاوە گەرمەکە لە ماوەیەکی کەما ئەوە زۆر خراپە لە ڕووی تەندروستیەوە جا لە هەمووی خراپترەوەیە کە ئەو خوێناوایەتەوە کابانی ئێمە ئەچەی شووە فرێە خوێناوەکە ئێوە تۆ هیچ بەهایەکی خۆراکی و بۆ گۆشتەکە نێشتوە ئەبێ بە خوێناوەکەەوە بیکەیتە ناو منجەڵەکەەوە ئەو خوێناوی کە هەیەی ئەوە کانگای سوودی گۆشتەکەی لەبەرەوەی هەچی ڤیتامین و خوێ کانزاییەکان هەیە لەو شلەیە تەبان ئێمە کە ئەیخینە ساردکەرەوە ئەی بەستێ سایتۆپلازمی خانەی ماسوولکەکان ڕقە بێتە کریستاڵ کە بۆ کریستاڵ پەردەی خانەی ماسوولکەکە درێنێ کە درانی ئیتر ئەی بەستێ کەی کاتەوە هەچی ئەو خوێنەی کە یا سایتۆپلازمی کە لە ناو خانەکەیە هەیە و ڤیتامین و مینەڕاڵی پێڵێن یا خوێکانزایەکانی کەتیاتی یەتە دەرەوە بۆ ناو سینیەکە ئێتۆژەی شوویتەوە هەمووی فڕێدەی هیچ سوودە نەبینی ئەگەر تێ پاچیکەیتەوە ئەگەر هیچ جەروەکوە پارچەیە لاستیک بخۆیت و زیان بە کۆئەندامی هەرسە بگەێنی و عزیێتی کۆئەندامی هەرسەبێ بە هەمووی بیکەرە ناو مەنجەڵەکەەوە ئەگەر بەکتریایەکی تیاابێ گەشەی کردوێ کە بێ گومانم لە ئەنجامی پرۆسەی کڕین و هێنان و هەر بەرکەوتەیە بێت لەگەڵ بەکتریایە بەکوڵاندن ئەم بەکتریایی تر لە ناوەچێت تۆ ڕزگارت بووە لە بەکتریاکە ئیدی چه زەڕورە لەسەرەوەی تۆ ئەو بەها خۆراکی لەدەست بدەیت ئەمە با بڵین گرنگە ئەم پرۆسەیە کە خاوکردنەوە و خەزنکردن و ئامادەکردن زۆر گرنگە لە هەمووی گرنگترەوەی کە تۆ گۆشت پارچە پارچاکەی ئایا لەسەر پلاستیکێ بیکەی یا لەسەر تەختە بیکەی هەڵبەتە توێژینەوە زانستیەکان ئەڵێن پارچەکردنی گۆشت لەسەر
تەختەبیکەی باشترە وەک لە پلاستیک لەبەرەوەی پلاستیک بەکتریای گرانەتە زۆر بە خێرایی گەشاکە ناتوانین بۆ ماوەیەکی زۆر گۆشت لە ناو مجەمی دەیادا بنین بۆ ماوەی ساڵێکە توانی لە ناقیس هەژدەیە گۆشت بۆ ڕێگەی کە من پێم وتی هەوای لێ دەرکی و با بڵین چوری بەرەو سەرەوە بێ جۆری خاوکردنەوەکەی بی خاوکردنەوەکی وەکو پێم وتی گرنگترین شتە کە لای ئێمە بە شێوەیەکی غەڵاتە لەو دەرەجە حرارە بەرزەیە و لەو خێراییە بەکتریا لەسەری گەشاکات و گۆشتی سوادەیە من هێشتا طبعاً گۆشت خواردن باشترین ڕێگە بۆ ئەوەی ئێمە ڕزگارمان بێ طبعاً بەهای خۆراکی کوڵان بەهای خۆراکی دابەزێنێ بەڵام لە ڕووی تەندروستیەوە باشتر سوودمان پێیەگەێنێ کوێ برژاندن ڕاستە بەهای خۆراکی کەمتر دابەزێ بەڵام گەرمی بە شێوەیەکی یەکسان بۆ تەواوی ناو گۆشتەکەش ناڕوە زیاتر بەکتریای ئیکۆلایە بەکتریای سالمۆنێلایە بڕۆسێلایە کلۆستریدیەمە ئەمان هەوی لەسەر و گۆشتە دەست بە گەشەکردنەکە هەمووشی زیانی ڕاستەخۆ ینی کوردمەودا بۆ تەندروستی تاک و درێژمەوداشی هەیە بەهۆی ژارەکانیەوە درێژمەوداکان کاریگەری لەسەر گورچیلە و جگەر و مێشکەکە کوردمەوداکانیش نەخۆشی گرانەتا و حمەی با بڵێن تای ماڵتا و سکچوون و ئەمانی کە زۆر باوە دروستەکە دەرهێنەرەکەمان پێمانەڵە کاتان نەما بەتەچی دەبابەتە بابەتێکی زۆر گەرین لە هیوادارم لە فرسەتێکی دیکە بە تەفاسیل بچینەوە سەر ئەم بابەتەگەنە یەک دنیا پرسیارمان ماوە ڕێیەوەمان گۆڕی هێنم زۆر سپاس دەکەین دکتۆرجان کە لەگەڵمان نبووی لەم بەشە لە بەرنامەکە بەتەچیت بابەتەکەت بابەتێکی زۆر گرنگ بوو بەڵە خۆشەویستان ئەچینە ناوبڕێک و دواتر هەر بەردەوام ببین لەگەڵتانە بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کێکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە مام سابەس ئیتر وردە لە کۆتایی نزیک بووینەوە ئێستا ئەوەی لە ستۆدیۆکە بینە بەس من و توین چۆنە لەگەڵ بەرنامەکە هیلاک نەبووی هیلاکیمان پێوە دیارە بە حکمەوەی بەڕۆژوین هەمیش ماوەی 2 ساعت زیاترە شتێکە پێ بڵم هەندێک لە بینەرانە لێن ڕوتان خۆش نییە ئانەوێ لە سەرای بەرنامەکەەوە کە دەست پێەکەین هەتا کۆتایی پێ بکەین مادووبوونی پێوە تر ئەوانیش دیارە پێیان خۆشە ڕوویەکی هەمیشە گەشەوە ئەوە ببین انشاءالله هەوڵە دەیم کەوازێ بەتەچیت ئێستا پێویستمان بەوە هەیە کە سەرێک لە شێفەکان بدەینەوە تاوان بینەران ئاگایان لێیە کە بەردەوام ئەوان ئەو خواردنانی دروستەکەن خواردنی بە چێژن خواردنی زۆر تایبەت دروستەکەن هەتا هەندێک لە بینەران وازان ئێمە زۆرش حەزمان لە خواردن ئەوانەیە کاچینە لای شێفەکان زۆر بە چێژەوە پرسیارەکانەکەی ئێستا پێویستمان بەوە هەیە کە بچینە لای شێفەکان زۆر باشیان بەرنامەیە بە سپۆنسەری کاشۆ لەگەڵ نەخۆشخانەی بەخشینە سپاسیانەوە پشتیوانیان کردو فەرموو فەرما بچینە لای شێفەکان چین سەرێک لە ئامادەکردنی خواردن ئەم جاران تۆ پێشکەوت فەرموو بورە ماندوو نەبن
خێر بێن سەر چاو کاک شێف دیار و کاک شێف نەریمان خێر بێن خواردنەکەتان بەکوێ گەیشتووە قەرە خەربانەکەی تێ پرسیارێکی زۆر گرنگم هەیە باش ئەو دکتۆرە بەڕێزە زۆر باشی سوودەکانی گۆشتی کرد ئێوە بە دڵتان بوو چۆن وەرە شێف نەریمان تۆ ئێمە خزمەتان من باش با بڵین گۆشت ئیتر لە ترۆپکی هەرەمەکەی هەیە با ئێوە بۆ گۆشتان ئامادە نەکردووە بێ گۆشت چۆنە بێ هەموو ئێوارەیە گۆشت هەیە مام ساباس هەموو ئێوارەیە گۆشت هەیە باشە ترسامیانی گۆشت خواردنی هەرمی چونکە پەیوەند زۆر لەسەر دوای نەخسەی کرد ترسام هەر دوای نەبێ مەسەلەکەیان نا دوێنە و خەرە خەرمانە و سوپی مریش و زۆر باشە پێمان بڵێنەوە کە چیتان ئامادە کردووە بۆ بینەرەکانیش بەڵێەوە دوینەیە بە زعفران و بە جاترەیە تۆ زەرە حانشمان تێ کردووە بە جوانیش بێت شێف دیار ئەم زعفرانەی کە تێت کردووە لەگەڵ ئەو نازم ئەو سەوزەکان چییە؟ جاترەیە ئەمە هەر بۆ جوانی بۆ نەخشاندنێتی یا وەکو پێکاتەیەک سوودی هەیە بۆ زۆری هەیە پێم بڵێن ئێمە من خەڵکی هەورامان کاکەوە هاتۆتە هەورامان ئێمەش دوینە لێنین بەڵام کەمێک جیاوازە هەندێک جیاوازە لە ناوچەکە ئێوە بە ستایلی هەورامان لێتان ناوە نازانم هەورامانم نەخواردووە چی لە چی پێکات و با من پێت بڵێم بەڵێ ئێسامە قندیل زۆرەوە بەکارێن ڕاستە قندیلیەکان ئەوە زعفرانی تایە بەزەوە لە دواییەکە ئامادابێژنا وەکو دوینەکار خۆی و ئاوی گەرمە تێگەی دواتر کە کرێتە شوشەیەکی ئەویان قابلمە دۆیە و چیترە و برنجە گەنمە چیە گەن بڕێ شوشتی وایە بە هین پێڵەن چیناوە ئێمە پێڵەن تۆراخت ئەزانی دۆ خەست دەکرێتەوە ئاوەکەی ڕوا ئەبێ بە تۆراخ ینی بە تۆراخەکە ئیگرنەوە دوینەکە ئەکەن بە سەلک و شکە بێتەوە دروستەکرێت خوێشی پێواکەی بەوەی تێک نەچێ هیچ میکرۆبێک بخۆیەوە نەگرێت ناخۆ ئەوە لە دەرەوەشکەکرێتەوە بەڵام دواتر بە ئاوێکی سادی شۆریتەوە تەبتۆزەی نامێنێ لێری من بە زعفران خۆم ڕازانمەوە بە جاترە بە چیناوە ئەو شتێتە ڕۆنی کوردیش باشە شێف دیار دوینە وەکو بابەتێکی شلەوایە ینی یاخۆی بە تەنیا هەر ئەخورێ یاخود دەبێ برنجی لەگەڵا بێ ئەتوانی برنجی کوردی گەڵا بخۆ بەڵام خۆی عادەتەن لە هەر دوینە نا بە تەنیا خورێت نانی تێگوشێ ئەمە بەسمەوە بزانم سوپە بزانم ینی هەمووەکانەگرێتەوە هەم سوپە گرێتەوە لە جێ شلشەگرێتەوە وەڵای لای ئێمە خواردنی سەرەکیە خواردنی ئاوان لەسەر سفرەداێت ئەو نانی هەورامی تێەکەن تێ وڵت نانی بەدەر لە دوینەکە چیتر هەیە شەر خەرمانشمان ئامادە کردووە ئەمەش خواردنێکی تێ بەس خۆی نایەزانانی شێف نەریمان ئەڵی لە شانوە ئیشەکە هێنەکە شێف نەریمان جانی من تۆ ژۆرە باسی خواردنەکەی خۆ بکە کاکە دوای گەنێمانێتان ئەوجا لە چاو ئەمە خزمەتان تەرتیبات تەبان هەر بخۆی شێف نەریمان ماشەڵڵا مام ساباس هەر بخۆی هینێکی هەزەلی هەیە ینی ماشەڵڵا ینی خۆ هینیشی خۆشە هەروکم تۆزیە شتێکی دریژێ بەڵێ ئەوە من بیرم نەچێ ئەو سوپە من زۆر ینی بەلامەوە گرنگە خزمەتتان پێمان بڵێ سوپەکەتان چۆن دروستکردن چیت ئامادە کردووە کاکە ئەمە تروخانوفە خواردنێکی فەڕەنسی ئەمە زۆر شتێکی تایبەتە و زۆر چی پێک هاتووە ئەمە گۆشتی حیوانە ئەمە گۆشتی حیوانە بەڵە گۆشتی سوورە هەروە بێتەوە ئەزی برای خۆم کە ئەمە بیبەری ئەلوانی تایە قارچکی تایە پیازی تایە لەگەڵ کرێم تەبخە ماشەڵڵا ئەمە شتێکی زۆر تایبەت و با فریا سوپەکەش بکەوین زانین سوپەکە لە چی دروست کراوە سوپەکە مریشکە پیازە قارچکە هەروە بێتەوە شاریە جێزەر و مریشک و قارچکە هەمیشە جنینەکەی شێف نەریمان دیارە ئەوان چییە؟ جان ئەوە سەڵا مەقەبلاتێکی چۆنەرە چۆنەر ئەوە زۆر کاکە پێمان بڵێ ئەوە چۆن دروست کردووە بەڵێ ئەوە ئەفمکە ئەو بریتە لە سێوی سەوزە سێوی سوورە چۆنەرە لەگەڵ هەنارە بەس ڕازانەوەکەی بۆ نمونە بیبەری ئەلوانە ئیتر لەگەڵ تۆزێ سەوزە و تەرتیباتەوە وڵای کاک پێوەند پیا و بزانێ ئەو شتانە دروستکە بۆ ئێوارە ینی بۆ سەرڕە ئەمەشمان هەر بەڵابەتەشید ئەمەشمان هەر هەیە ئەم زەڵاتێش خۆی بەڕاستی ڕەمەزان ئەمام ساباز ڕەمەزان زۆر تایبەتە بە تایبەتی ماڵێک مناڵی تابێ مناڵ تۆ
چواردە 15 ساعت خواردنی نەخواردەوە بە ڕۆژوە فێر بووە و لەگەڵ تاوە عیبادەتە باشەی کردووە ئێستا پێویستی بە خواردنی باشە یعنی ئەگەر بتوانرێت لە مانگی ڕەمەزانە جیاواز لە مانگەکانی تر و بە تایبەتیش لە ئێوارەیە سەر سفرانی ڕازاوە بێ من خۆم ئەتوانم بڵێم هەچ خواردنی بێ مشکلە نییە بەس بەڕاستی ئەوانەی کە ئەو ماڵاڵی کە مناڵیان تایە حەقە زۆر گرنگی بە خواردن بڵێم ڕاستەکەی وەڵامەکە داوایین لێ بکەین دوایی خولێکمان بۆ بکەنەوە لە ئەمە نانە وازە لێ نانین کەشکەکەش ئامادەیە کەشکەکەش ئامادەیە چۆن سوور کردەوە تو بە ئەوە بە ڕۆنی کوردی بە پیاز بەڵام شەوەکەی خساندمە با بڵێ دوایی پاڵاوتم جوان تا ئاو چۆڕ بە باشی ڕۆنی پیازەکەی بە سوورەکەیتەوە حەزەکەی بە ڕۆنی کاشۆ بیکە بەزەدی کاشەوە بەڵام من ئەمڕۆ کوردیەکەم بەکارێنەوە چونکە خۆی کوردیە فول کوردیە زۆر ئەی سووتێنی نایسوڵام زۆرم برژانەوە حەزم لێ ئاها بێت بەس شەف دیار عادەتەن لە منتیقی ئەو شارباژێ ڕووتانانە لە هەندێک لە زۆرینە سلێمانیش کەشک بەیانیان نەخورێ بەیانیان نەخورێ بەس چۆن بۆ ئێوارە دوست وەڵاهی ئەخەر ئێمە بچووکە بەیانیانمان نەخواردو مامۆستا باز لە کۆتا بەرگەم نزیک بووینەوە تربێ وەردەوەردا دەستیان خۆش بێ خوانێکی جوانە و دەستان ساغمێ و زۆری زۆر جوانە زۆر جوانە بەڵە خۆشەویستان دەچینە بڕکێکی دیکە کە بڕگەی دوعاکانە ئینشاءڵڵا لەگەڵیشە دەست بەرزەکەینەوە خوای گەورە دوعاکان قبولکە و ئینشاءڵڵا ڕەنج بە خەسارمان نەکە لەوەی کە بە ڕۆژوو بووین و عیبادەتمان کردو عیبادەتەکە و عیبادەت و ڕۆژەکانمان لێ وەرگرەوە بیکا بە کەفارەتی تاوانەکانمان ئینشاءڵڵا لە کۆتاییە منیش سپاسی هاوکاران مەکەم کاگالی دەرهێنەر و هاوکارەکانی شەفە بەڕێزەکان دەستیان خۆش بێت هەموو ئامادەکاری پشتی بەرنامەکە دەستیان خۆش بێ هەمویان میوانە بەڕێزەکان کە لێرە قسەی جوان و خۆش و خۆیان کرد شێفە وتیان کاک شێف نەریمان تەقلیدی بەڵێ ئەوە بێر ڕۆژێک تەقلیدی پێ بکەینەوە کە تۆ لێرە نەبی کردنی ئازابێ بەس بە جوانی تەقلید بەڵام مسڵی تۆم زۆر بڵە باز بۆی حەزەکەم تەقلیدی بکەم و شتێکی زۆر نا تەقلیدی پێەکەینەوە ئینشاءڵڵا فەرموو سەعباز با خواحافیزی بکەیت فەرموو تا بە گەشتنەوەیکی تر هەموو لایەکتان بەخۆی گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ أعوذ بالله من الشيطان الرجيم لا يكلف الله نفسا إلا وسعها لها ما كسبت وعليها ما اكتسبت ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به واعف عنا واغفر لنا وارحمنا أنت مولانا فانصرنا على القوم الكافرين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا إننا آمنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي يا ربي خواي وسعتي مغفرة لي خوشبوني تزور فراوانا لمانجي بيروزي رمضان لم ديي سرتاي مانجي بيروزي رمضان چاورواني مرحمة مهرباني توكين عفو منك لێمان خۆش بە لەکەم تەرخەمیەکانمان ببوورە لەو هەموو بازاڕی غەفڵەتی کە تێکەوتین لەو هەموو شەو ڕۆژانەی کە بە غافڵی بردمانە سەر لەو هەموو سەعاتە زۆر و زەبەندانەی تەمەنمان کە هیچمان تیا نەکرد یا خود خراپترمان تیا کرد کە گوناه و تاوان بوو لێمان خۆش بە يا ربي ستري گناه كان من بك وعفو من كول دنيا وقيامتها فصح من مكا يا ربي خواي جان
بەرەکەتی ئەرز و ئاسمانمان بەسەرا ببارێنە عەفومان کە و لێمان خۆش بە بەهۆی تاوان و گوناهی ئێمەوە یا ڕەبی مەرحەمەت و میهرەبانیت مەگرەرەوە یا ڕەب بارانی پڕەحمەتی خۆتمان بۆ ببارێنە و زیادی بکە ڕزق و ڕۆزی و بەرەکەتی خۆت زیاد بکە لەسەرمان عەفومان کە و لێمان خۆش بە هیدایەتمان بە یا عەفو یا غەفور یا حەی یا قەیوم برحمتك نستغيث برحمتك نستغيث برحمتك نستغيث یا ربی ئەگەر لە دەرگای تۆ دەربکرین بۆ چه دەرگایە بڕۆین ئەگەر تۆ ڕەحممان پێ نەکەی یا ڕەب ئەبێ کێ ڕەحممان پێ بکات ئەگەر هاتینە بەرزەخ و تۆ عەفومان نەکەی ئەبێ ئێمە چی بکەین ئەگەر لە مەحشەرە لە ڕیزی هاڕون لە ڕیزی قاڕون و لە ڕیزی فرعەونەکانە بووینە بێ ئێمە چی بکەین عەفومان کە و لێمان خۆش بە ڕێی تەوفیقات و هیدایەتی خۆتمان لێون مەکە و تەوفیقمان بە و هیدایەتمان بە عەفومان کە و لێمان خۆش بە لە ڕێی مەحشەرە ون نەبین لە تاریکایی ڕێگەی ڕێکردنی مەحشەرە لە ونبوەکان نەبین یا ربی خوایە لەو کەسانە بین کە ڕیعایەتمان نەکرێت و لە ژێر عەرشی عەزیمی خۆتا جێگەمان بۆ بکەیتەوە لەو کەسانە بین لەسەر حەوزی کەوسەر بە گڵاسەکانی دەستی حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئاومان پێدرێت لەو کەسانە بین کە بە یەک هەنگاو لەو 7,000 کە ئەشنە بەهەشت یا رب العالمین بەشمان بدا لەو کەسانە بین کە مەلائیکەکان پێشوازیمان لێکەن لەو کەسانە بین کە حەزرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەسەر پردی صراط فرمي يا ربي سلامت بأم عبديتو أم كسي أمتي من تال پردي صراط بريتوا لو كسا نبين كتو الرحمن بيكيتو ليان خوشبي توفيق من بو هداية من با يا ربي خوايا أواني منالينا صالح يعني هي منالكان يعني بو صالح بكا برشاو دلور شاويان رون كرو بوي كمنالكان يعني صالح وبهجتي بن يا ربي خوايا أوي منالي نقبتي هي خواي قورا صلاحته شاكيان بي ببخش يا رب العالمين يا ربي خوايا أوي رزقي كما خواي جان رزقي واسع بكا أوي منالي يا منالي بي ببخش يا ربي خوايا أوي هر دەرد و نەخۆشی و ئازار و مەینەتێکی دنیای هەیە لە کۆڵی بکەرەوە ئیلاه العالمین لەسەر شانی سووکی بکە یا رب العالمین يا رب العالمين سرتوبي همو دعاكان باشترين شتيك بيشكشي ايمي بكي باشترين خلاتك دياري تو يبو ايمي يا رب اويل سر مرقا اله العالمين عاقبة خير من كي يا ربي بعاقبة خيري بقرينه وبلايتو يا ربي بعاقبة خيري بقرينه وبلايتو يا ربي بعاقبة خيري بقرينه وبلايتو اللهم آمين 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 يا مجيب السائلين